بەشی سێیەم ئەوروپا لە سەدەی حەڤدەهەمی میلادیدا 1600 تاکو 1700 میلادی. باسی یەکەم جەنگی 30 ساڵە، باسی دووەم شۆڕش لە ئینگلترا، باسی سێیەم پێشکەوتنی فەڕەنسا، باسی چوارەم جەنگی میراتگیری ئیسپانی. باسی یەکەم جەنگی 30 ساڵە لەپەڕا 282. ئەوروپا لە سەرەتای ساڵی 1618 میلادیەوە لە تەنگژێکی مەترسیداردا دەژیا کە بۆ ماوەی 30 ساڵ بەردەوام بوو. چوویە ناو جەنگێکی قورسەوە کە تێیدا زۆربەی دەوڵەتانی ئەوروپای ناوەڕاست و ڕۆژئاوایی تەنانەت دەوڵەتانی باکووری ئەوروپایش بەشدار بوون. ئەو جەنگە لەبەر چەند هۆکارێکی ئاینی و لە شێوەی شۆڕشێکدا کە پرۆستانتەکان لە بوهیمە دژ بە ئیمپراتۆری کاسۆلۆچی ئەنجامیاندا لە ئەڵمانیا دەستی پێکرد. لە ڕاستیدا ئەمە دژ بە چاوچنۆکی بنەماڵەی فەرمانڕەوایی نەمساوی بوو کە دەیویست ئیمپراتۆریەتی هەڵبژێردراوی و یەکێتی ئەڵمانی بکاتە دەوڵەتێکی مەرکزی میراتگیری لە شێوەی شانشینی فەڕەنسادا و سەرەتا وەک جەنگێکی ناوخۆیی ناوبەشەکانی بنەماڵەی نەمسا دەستی پێکرد. بەڵام دواتر بوو بە جەنگێکی ئەڵمانی و پاشان بەرەبەرە بوو بە جەنگێکی گشتی ئەوروپی و تێیدا جگە لە دەوڵەتانی ئەڵمانیا و نەمسا هەریەک لە دانیمارک و سوید و هەرێمە یەکێتیەکان و ئیسپانیا و فەڕەنسا بەشداریان کرد. فەڕەنسا لە ساڵی 1635 میلادیەوە بوو بە لایەنێکی کارای ئەو جەنگە. لەو کاتەوە سەرەڕای کێشەی ئەڵمانی پەیوەست بە ئازادی ئاینی و ڕێخستنی سیاسی ئیمپراتۆریەت چەند کێشەیەکی دیکە هاتنە مەیدان و پەیوەست بوون بە سەربەخۆیی هەرێمە یەکێتیەکان و زاڵبوونی سوید لە دەریای بەلتیق و زالبوونی فەڕەنسا لە ڕۆژئاوای ئەوروپادا. جەنگی 30 ساڵە بە قۆناغێکی نوێی ڕکەبەری نێوان فەڕەنسا و بنەماڵەی هابسبۆرگ ململانەی لەگەڵ دوو لقی هەریەک لە نەمسا و ئیسپانیا دادەنرێت. ئەگەر پەیماننامەکانی وەستڤالیا لە ساڵی 1648 میلادیەوە چارەسەرێکیان دۆزی بێتەوە بۆ زۆربەی ئەو کێشانە دوای جەنگێکی 30 ساڵە و پرۆژەی گەشەپێدانی نێو ئەڵمانیا لەناو بردبێت و جەنگی دەکردەوە لەسەر بەخۆیی هەرێمە یەکێتیەکان و زاڵبوونی سوید لە باکووری سەرکەوتنی فەڕەنسا بەسەر بنەماڵەی هابسبۆرگی نەمساویدا کە ناچار بوو واز لە ئەلزاز بهێنێت. ئەو جەنگە بۆ ماوەی 11 ساڵی نوێی خۆی لە نێوان فەڕەنسا، هۆبسبۆرگ و ئیسپانیادا بینیەوە و لە ساڵی 1659 میلادی بە سەرکەوتنێکی نوێی فەڕەنسا کۆتایی پێهات. ئەمە لەگەڵ ڕێکەوتن لەسەر ڕێکەوتننامەی بڕانسکا ڕۆسیلیۆن و ئانوای بە فەڕەنسا دەبەخشی. هۆکارەکانی جەنگەکە: ڕێکەوتنی ئۆکسبۆرگ لە ساڵی 1555 میلادیدا لەگەڵ ئەوەی خاڵی لاوازی زۆری هەبوو، ئاشتی بۆ ماوەی زیاتر لە 6 ساڵ بە ئەڵمانیا بەخشی. لەو کاتەدا ژمارەی کالڤینیەکان لە ڕۆژئاوای ئەڵمانیا و ناوچەی ڕایندا زیادی کرد، کاتێک زانیان لەلایە لۆئیەکان و کاسۆلۆکیەکانەوە هەڕەشەیان لێ دەکرێت. لە ساڵانی نێوان 1603 میلادی بۆ 1608 میلادیدا لە یەکێتی پرۆستانتیدا خۆیان ڕێکخست. گرنگترین ئەندامانیشی هەڵبژێردراوانی بلاتینەکان و سەرکردەکانی باتن و ورتبۆرگ بوون. ئەو یەکێتیە لەگەڵ پاشای فەڕەنسا و حکومەتی هەرێمە یەکێتیەکاندا هاوپەیمانێتیەکی بەس لە ئەنجامی ئەوەدا کاسۆلیکەکان بە ڕێبەری سەرکردە و قەشەکان لە ساڵی دواتر 1609 میلادی کۆمەڵەی پیرۆزیان دامەزراند کە ماکسیملیانی دۆقی باڤاریا بوو بە سەرکردەی. ئەمانە لەگەڵ ئیسپانیادا دانوستانیان کرد. لەگەڵ ئەمەشدا پرۆستانتەکان ڕیزەکانی خۆیان ڕێک خست بوو. هێزی چوارەمی پاشای فەڕەنسا هەوڵیدا لە ئەڵمانیا حیزبێک دابمەزرێت کە بتوانێت لە ڕووی ئیمپراتۆردا بوەستێت. ئەمەش لە ڕێگەی گەیشتن بە نزیکبوونەوەی نێوان لۆسەری و کالڤینەکانەوە. بەڵام لۆسەریەکان بەرپەرچی ئەوەیان دایەوە. بوونی کۆمەڵەی کاسۆلۆچی و کۆمەڵەی گاڵڤنی و پێکێنانی سوپال لەلایەن هەر کامیانەوە هەڕەشە بوو بۆ هەڵگیرسانی جەنگ. مردنی هێنری چوارەم لە ساڵی 1610 میلادیدا هەموو ئەمانە بۆ ماوەی 8 ساڵی دواخست.
لەبەر چەند هۆکارێکی پەیوەست بە خێزانی فەرمانڕەوای نەمساو لە ئەنجامی بارودۆخی ئەو خێزانە و سروشتی چاوچنۆکی گەورە ئەندامێکیەوە کە فردنیاندی دووەم بوو جەنگ هەڵگیسا. ئەو خێزانە سەرەڕای ئەوەی تاجی ئیمپراتۆریەتی هەبوو چەند میرنشینێکی میلادگیری هەبوو کە شارلی پێنجەم لە ساڵی 1556 میلادیدا بەخشی بووی بە فردنیاندی یەکەمی برایی. ئەمە سەرەڕای شانشینەکانی بوهیمیا و مەرج کە هی ئەو بوون گەلانی ئەو ناوچەیەش هاوڕەگەز نەبوون و بە زیاتر لە زمانێک قسەیان دەکرد. خەڵکی میرنشینە میلادگیریەکان ئەڵمانی بوون. لە کاتێکدا چیکەکان لە بوهیما و میجارەکان لە مەجەڕ و ئیتاڵیەکان لە تیرۆل بوون. هەموو هەرێمێک دەوڵەتێکی خاوەن پایتەختی خۆی و سیستەمێکی لەخۆ دەگرت کە ئەنجومەنەکانی فەرمانڕەواییان دەکرد. ئیمپراتۆر بۆ کۆکردنەوەی ماڵ و سامان و سەرباز بۆ جەنگ پێویستی بە هەمویان هەبوون. لێرەشدا پەیوەندیەک نەبوو ئەو ناوچانە یەک بخات جگە لە خودی ئیمپراتۆر و یەکێتی ئاین نەبێت. دابەشبوونی ماڵ و مڵکیش لە نێوان کوڕانی فەریدناندی یەکەم لالایەک و بڵاوبوونەوەی مەزهەبی پرۆستانتی لە نەمسا و زیادبوونی ژمارەیان لە دایت و زاڵبوونیان بەسەر زانکۆی ڤێننا و بڵاوبوونەوەی هەوادارانی جێڕانەوەی تەمعید لە بوهیما و بڵاوبوونەوەی مەزهەبی کالڤنی لە مەجەڕ لالایەکی دیکەوە هەڕەشە بوون بۆ سەر بنەڕەتەکانی دەسەڵاتی ئەو کۆمەڵە ملکەسانەی دەسەڵاتی هابسبۆرگ و لە خۆگرتنی چەند مەزهەبێکی ئاینی جیاوازیش تا ئاستێکی زۆر خواستی جیاکاری و دەرکەوتنی نەتەوەی ناوچەی نوێ نیشان دەدات. هەروەها هەوڵیدا دژ بە مەزهەبەکانی چاکسازی کار بکات. بەڵام لە هەر یەک لە بوهیمیا و مەجەڕدا بەرەو ڕووی بەرەنگار بوونەوەیەکی توند بوویەوە و کاسۆلیەت بە تەواوەتی دەسەڵاتی خۆی بەسەر ئەو دوو هەرێمەدا لەدەستدا و هابسبۆرگیش تەنها مافی تاجی ئیمپراتۆریان هەبوو. ئەمەش ئەو کات بوو کە فردنیاندی دووەم لە ساڵی 1618 میلادیدا چوویە سەرکورسی دەستەڵات. خواست و چاوچنۆکیەکانی ئیمپراتۆر فەریدناندی دووەم هۆکاری سەرەکی هەڵگیرساندنی جەنگی 30 ساڵە بوون. ئەو کاتێک لە ساڵی 1618 میلادیدا گەیشتە کورسی ئیمپراتۆریەت تەمەنی 40 ساڵان بوو. لەسەر دەرستی بەسوعیەکانی باڤاریا پەروەردە بوو. سوور بوو لەسەر ئەوەی ئاڕاستەکانی ئەوان بە هەموو توانایەتیەوە جێبەجێ بکات. وا سەیری پرۆستانتەکانی دەکرد کە بە تەواوەتی پەیوەستن بە ڕێبازی شۆڕشەوە. ئەوانەی وا داوای ئازادی بیر و باوەڕ دەکەن دەیانەوێت بگەنە دەستەڵاتەکەی. هەروەها دەیویست لە ناوچەی ژێر دەسەڵاتیدا هەم بیر و باوەڕ یەک بخات و هەم خودی ناوچەکانیشی یەک بخات. پێیوا بوو یەکبوونی بیر و باوەڕ بە تەنها دەتوانێت ڕێ بگرێت بەو جیاکاریەی زمان و ڕەگەز و نەریتەکان بنەمای سەرەکی یەکبوونی پێ ببەخشێت. فەریدناند لە ماوەی 20 ساڵدا کەوتە دژایەتی پرۆستانتەکان لە هەرێمی ئیستیریا لە نەمسا و کڵێسا و خوێندنگەکانی داخستن. پاشان خەڵکی ناچار کردە لە ماوەیەکی دیاریکاودا بگەڕێتەوە بۆ سەر مەزهەبی کاسۆلۆچی یان ناوچەکە با جێبهێڵن. پاش ئەوەی گەیشتە کورسی ئیمپراتۆریەتیش دەیویست ئەوە بەسەر چیکەکانی بوهیمیادا جێبەجێ بکات. فریدناند فەرمانی کرد تا پەرزگا پرۆستانتیەکانی چیکەکان لە بوهیما بڕوخێنن. ئەمە پاڵی بە لۆسەریەکانەوەنا تا لە بەڕاخ کۆبوونەوە یەک ببەستن بۆ لێکۆڵینەوە لەسەر ئەو باسە. کاتێک نوێنەرانی ئیمپراتۆر لە 23 مایۆی 1618 میلادیدا هەوڵیاندا کۆبوونەوەکە هەڵوەشێننەوە، ئامادەبووان 24 کەسیان لە بەرزایی 20 مەترەوە فڕێدانە ناو خەندەقی دەوری کۆشکەکە. یەکێک لەوانەش نزیکی ئیمپراتۆر بوو. ئەمە هۆکاری سەرەتای جەنگی 30 ساڵە بوو. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. هەڵگیرسانی جەنگەکە لاپەڕا 286. دوای ئەوە پرۆستانت و چیکیەکان حکومەتێکی کاتیان ڕێخست. پاشان لە ڕۆژی 25 ئۆکەستی ساڵی 1619 میلادیدا لەو ڕۆژەی فریدناندی دووەم وەک ئیمپراتۆری ئەڵمانیا هەڵبژێردرا، لادانی فریدناندیان لە کورسی دەسەڵاتی بوهیمیا ڕاگەیان. فریدریچی پێنجەمی هەڵبژێردراوی بلاتینیەکان و سەرۆکی یەکێتی پرۆستانتیان لە شوێنیدا دانا.
فریدریک مێردی کچی جیمی یەکەمی پاشای ئینگلترا ڕابوون تا ئێرەش کێشەکە تەنها شۆڕشێک بوو کە چیچەکان دژ بە پاشا ئەنجامیاندا و لە جەنگێکی ناوخۆیی نێوخێزانی هابسبۆرگ تا جەنگی ئەڵمانی زیاتر نەبوو. هەڵبژاردنی فریدریک وەک پاشای بوهیمیا نائارامی هەموو سەرکردە ئەڵمانەکانی لێکەوتەوە بەتایبەت سەرکردە هەڵبژاردووەکان. فریدریک پێشتر دەنگێک بوو لە هەڵبژاردنی ئیمپراتۆردا، دواتر کە وەک پاشای بوهیمیا هەڵبژێردرا دوو دەنجی هەبوو لەبەر ئەوەش کە سەر بە شوێنکەوتوانی کاڵب بوون. ئەو زیادبوونی دەنگ و دەسەڵاتە لۆسەری و کاسۆلیکەکانی بێزار کرد و کاسۆلیکەکان بە پلێکی زیاتر دەترسان، چونکە تەنها 3 دەنجیان بۆ مابوویەوە دژ بە 4 دەنجی پشتیوانانی مەزهەبی پرۆستانتی. ئەمە هەڕەشەیەک بوو بۆ ئەوەی لە هەڵبژاردنەکانی دواتردا پرۆستانتەکان تاجی ئیمپراتۆریەت بەدەست بهێنن. ئیمپراتۆر سوپایەکی نەبوو تا بتوانێت لەگەڵ فریدریکی پێنجەمدا بجەنجێت، بەڵام کاسۆلیک و لۆسەریەکان یارمەتیاندا و هەڵبژێردراوی ساکس چەند هێزێکی سەربازی بۆ ئامادە کرد. هەروەک دۆقی باڤاریا کە ئامۆزای بوو سەرۆکی کۆمەڵەی پیرۆزیش بوو سوپایەکی بۆ ئامادە کرد کە لە دۆقیەکەی خۆیدا کۆی کردبوویەوە تاکە هێزی سەربازی ناو ئەڵمانیای ئەو کات بوو. فریدناندی دووەم بەو سوپایە توانی چیکە سەنگەرگرتووەکانی بەردەم براغ لە جەنگی شاخی سپی 8 نۆڤەمبەری ساڵی 1620دا تێک بشکێنێت و فریدریکی پێنجەمیش ناچار بوو بە خێرایی مەیدانی جەنگەکە بەجێ بهێڵێت و ڕابکات. فریدناندی دووەم دەستی گرت بەسەر بوهیمادا و چەند ساڵاتێکی کوشت و بڕی ترسناکی تێدا ئەنجامدا و هەموو ئازادیەکانی لەکار خست و ڕایگەیاند. ئەو تاجەی کە تا ئەو کات بە هەڵبژاردن بووە لەمە دووە میراتی ناوخێزانی هابسبۆرگە. سەری 28 سەرکردەی شۆڕشی لە یەک ڕۆژدا بڕی، دەستگیرە بەسەر ماڵ و خاچی خانەدانەکان و هەندێکی بۆ خودی ئیمپراتۆر مایەوە و ئەوی دیکەی بەسەر نزیکان و یاری دەدەرانیدا دابەش کرد، ئەمەش بە نرخێکی زۆر بەرز و گران. چەند گورزێکی توندیشی ئاراستەی خانەدانەکانی چیک کرد و لە شوێنیاندا چەند سەرکێشێکی ئەڵمانی شوێنیان گرتەوە، بەمە ژمارەی دانیشتوانی شارەکان کەمی کرد و زمانی چیکی شاردرایەوە زمانی ئەڵمانی شوێنی گرتەوە. زۆربەی جوتیاران بوونەوە بە کۆیلەی زەوی و ژمارەی چیکەکان لە 4 ملیۆنەوە دابەزی بۆ 1 ملیۆن و لە مێژوودا بۆ ماوەی نزیکەی 200 دیار نەمان. جەنگەکە بەما کۆتایی پێنەهات، بەڵکو هەریەک لە هەڵبژێردراوی ساکس و میری باڤاریا دەیانویست بەرهەمی یارمەتیدانی ئیمپراتۆر بەدەست بهێنن. ئیمپراتۆر ناچار بوو قەرەبوو بۆ هەرکام لەو دوانە بکاتەوە، بەڵام لەسەر حیسابی پلاتینەکان. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. فراوانبوونی جەنگەکە لە پەڕا 288 پشتی کریسیانی چوارەم لە پشکی فریدریکی پێنجەم باشتر نەبوو، بەڵکو 2 سوپاهێرشیان بردەسەر. یەکەمیان بە ڕێبەری مەکسیملیانی میری باڤاریان، دووەمیش ئەو سوپایە بوو کە والفشتاینی سەرکێش لە پێناو ئیمپراتۆردا دایمەزراند. ئەو سوپایە بەبێ ئەوەی هیچ خەرجیەکی ئیمپراتۆری لەسەر بێت پێکات، چونکە سوپایەک بوو لەسەر تاڵان و بڕی دەژیا. هێزی ئەو سوپایە گەیشتە 22,000 کەس و لە ساڵی 1635 میلادیدا دژ بە سوپای پاشای دانیمارک چوویە جەنگەوە و توانی شکستێکی تون تووشی پاشای دانیمارک بکات. لە کاتێکدا سوپای پاشا ڕووچوو بوونە ناو ئەڵمانیا. لەو ساڵەدا لە بەردەم سوپای یەکەم و بۆ ساڵی دواتریش سوپای دووەم. ئەو پێی وابوو ناوچەکە هەڕەشەی شاڵاوی لێ دەکرێت، بۆیان ناچار بوو ڕێکەوتنێک ببەستێت بە ناوی ڕێکەوتنی لۆبیک کاتەیدا بەڵێنیدا دوای ئەوە بە هیچ شێوەیەک دەستور نەداتە کاروباری ئەڵمانیا. لەو کاتەدا چاوسنۆچیەکانی فەریدناندی دووەم کەوتنە بەرچاو، بەتایبەت ئەو بارەی لەو کاتەدا بەسەر خەڵکەکەیدا زاڵ بوو بۆ ڕاگەیاندنی ڕوونی ئامانجە چاوچنۆچیەکانی، بەتایبەت کە زاڵ بوو بەسەر سوپای والنشتایندان ئەو دەیتوانی دەست بگرێت بەسەر هەموو ئەڵمانیادا. دەیویست پرۆستانتەکان لەناو ببات، چونکە ئەکاسۆلی چی بوو، هەروەها هەوڵی دەدا دەستوری ئەڵمانیا بگۆڕێت. فریدنان تا پێش ڕێکەوتنی لۆبیکیش فەرمانی دەرکرد تا هەموو ماڵ و مڵکی کڵێسا بجەڕنەوە، واتە ئەوەی کە پرۆستانتەکان لە کڵێسای کاسۆلۆچیان سند بوو،
کە لە ماڵ و مڵکی دوو سەرکردایەتی ئوسقوفەکان و 12 ئوسقوفی و 120 مەترانی پێک دەهات. سوپای والەنشتاین دەبوو ئەمە لە هەموو ئەڵمانیادا جێبەجێ بکات و ئەو ڕووبەرە فراوانە بداتە پاڵ مڵکی ئیمپراتۆر. لە هەمان کاتدا دەیویست دەستوری ئەڵمانیا بە جۆرێک بگۆڕێت ببێتە گەورەی ئەڵمانیا، هەروەک هەر یەک لە پاشای فەڕەنسا و پاشای ئیسپانیا لە ناوچەی دەسەڵاتیدا بن. پێویستی بە هیچ لە هەڵبژاردووان و سەرکردەکان نەبێت و ئیمپراتۆریەت بە میراتی لە نەوەکانیدا بهێڵێتەوە. بەو جۆرە خانەدانەکان دەبنە پیاوی کۆشک دوای ئەوەی هەموو مافە هەڵبژاردنیەکانی خۆیان لە دەستدان ئیدی کەوتنە ژێر دەسەڵاتی ڕاستەوخۆی ئیمپراتۆرەوە و ئەویش دواتر ئەو میرنشینانەی ئەوانی هەڵدەوەشێنێتەوە کانزیکەی 400 دانە دەبوون. ئەو کات لەناو ئیمپراتۆریەتدا جگە لە خواست و دەسەڵاتی ئەو هیچ دەسەڵاتێکی دیکە نابێت. پرۆژەکە بەو شێوەیە هەڕەشەیەکی مەترسیدار بوو بۆ هەر یەک لە فەڕەنسا و سوید. بۆ فەڕەنسا چونکە ئەو پرۆژەیە ڕاستەوخۆ هەڕەشەی لێ دەکرد، چونکە بەرەبەرە هەستی بەڕەڕایەکی تون دەکرد لەوەی ئەڵمانیا و ئیسپانیا بتوانن بگەنە بارێکی یەکەتی سەربازی و لەو ڕوانگەوە بتوانن بەهێز و ماڵ و مڵکیان لە ئیتاڵیا و میلانۆ هەڕەشە لە فەڕەنسا بکەن، وەک ئەو بارەیکە لە ماوەی ئیمپراتۆریەتی شارلی پێنجەم و فرانسوای یەکەمدا هەبوو. بۆیە پێویست بوو فەڕەنسا لەبەر خزمەتکردن بە بەرژەوەندی خۆی و دەسەڵاتداری هەڕەشە لێکراوی بەشداری بکات. سویدیش ڕاستەوخۆ بەر هەڕەشەی ئیمپراتۆر فریدناند دەکەوت، بەتایبەت کە ئەو دەیویست هێزێکی دەریایی دابمەزرێنێت و دەستیشی گرتبوو بەسەر دوو دۆقیەدا کە لەسەر دەریای بەلتیق بوون. سویدیش سەبارەت بە دەریای بەلتیق چەند هیوایەکی هەبوو کە بە تەواوەتی لەگەڵ هیواکانی فەریدناندی دووەمدا ناڕاست و دژ بوون. گۆستاف ئەدۆلۆفی سەرۆکی سوید سەرمەستی جەنگ بوو. ئەو هەوڵی پێشخستنی تەکنیکی دەدا و سویدی کرد بە قەڵایەکی سەربازی کە بە درێژایی دەریای بەلتیق ڕوو بە وڵاتەکەی درێژ دەبوویەوە. هەروەها دەیویست دەریای بەلتیق بکاتە دەریاچەیەکی سویدی بەتایبەت کە وڵاتەکەی هەژار بوو. ئەو پێی وابوو داهاتووشی پەیوەست بە دەریا دەبێت. هەرکە ئیمپراتۆر فریدناند یارمەتی پاشای پۆڵەندایدا گۆستاف ئەدۆلۆف ئەوەی کردە بیانوو تا دەسوەر بداتە نێو ئەڵمانیا، بەتایبەت کە ڕیشیلیۆ بە هێزەکانیەوە لە 4 یۆلۆی ساڵی 1630 میلادیدا لەسەر کەنارەوەکانی ئەڵمانیا پاڵپشتی دەکردن. لە هەمان کاتدا دایت لە ڕاتیسبۆن کۆبوویەوە. سەرکردە کاسۆلیکەکان لە چاوچنۆکی ئیمپراتۆر دەترسان. ڕیشیلیۆ کاریگەری لە سەریان هەبوو، بۆیە داوایان لە ئیمپراتۆر کرد تا لە دەست و والنشتاین ڕزگاریان بێت و ژمارەی سوپای ئیمپراتۆری کەم بکاتەوە و هەڕەشەیان لێکرد کە لە جەنجی دژ بە گۆستاف ئەدۆلفدا پشتگیری ناکەن. ئیمپراتۆریش لە ساڵی 1630 میلادیدا بە داواکەیان ڕازی بوو بێهێز کەوت. دەستێوەردانی گۆستاف ئەدۆلف خاڵێکی ڕوونی گۆڕانی نێو جەنجی 30 ساڵە و نیو مێژووی جەنگەکانی ئەوروپای نوێ بوون، سەرڕای ئەوەی هێمایەکی جیاکەرەوەی نێو مێژووی نوێی ئەوروپا بوو گۆڕانی لە سیستەمی سوپا و پرچەکردنی و ڕێخستنی هێزەکان بەسەر زەوی جەنگ و بەکارهێنانی سیستەمی باڵا لە جیاتی سیستەمی قوڵدا ئەنجامدا. سوپاکەی والنشتاین لەگەڵ ئەوەی تاکە سوپای ئەو کاتی ئاڵمانیا بوو بەڵام لە بەکرێگیراوەکان پێک دەهات. گۆستاف ئەدۆلف گەیشتە ئەڵمانیا تا ببینێت پرۆستانتەکان توانای بزاوتنیان نییە، بەڵام خێرا بارەکە گۆڕا دوای ئەوەی شادی مەجد بۆڕک سوتا و تێیدا سوپای کاسۆلیک تۆمەتبار بەو کارە کرا بەوە جەنگێکی قورس لە برینتفێلید بەڕێوە چوو. گۆستاف و سوپای پرۆستانت توانیان بەسەر کۆمەڵەی کاسۆلیکدا سەرکەون و 9000یان لێ بکوژن. ئەو سەرکەوتنە پاڵی بە گۆستافۆنا تا بەرەو ڕۆژ ئەوای ئەڵمانیا پێشڕەوی بکات و هێزەکانی دەستیان کرد بەسەر هەرێمی ڕایندا و لەوێ وەرزی زستانیان بردەسەر. دواتر لە بەهاری ساڵی 1632 میلادیدا بەرەو باڤاریا کشا و درێژەی بە چاڵاکیەکانی خۆیدا تا لە 7 مایۆی هەمان ساڵدا میونخی داگیر کرد. لەو کاتەدا سەرکردەی هێزەکانی ئیمپراتۆر فریدناند توانی سوپایەکی نوێ پێک بهێنێت و هێرشی بردا سەر هەرێمی ساکسی هاوپەیمانی گۆستاف ئەدۆلۆف. ئەمە پاڵی بە پاشای سویدەوەنا تا خێرا بچێت بەهانای هاوپەیمانەکەیەوە و لەو ئەنجامەدا لە 16 نۆڤەمبەری ساڵی 1632 میلادیدا شکستیان خوارد.
بەوا سەرکردە پرۆستانتەکان خێرا لە 30 مایۆی ساڵی 1635 میلادیدا ڕێکەوتنی براغیان لەگەڵ ئیمپراتۆردا بەست و جارێکی دی ئیمپراتۆر وەک گەورەی ئەڵمانیا دەرکەوتەوە. لەو کاتەدا چوویە نێو ئەو جەنگەوە پاشای فەڕەنسا توانی بە کوشتنی دۆق میمۆرۆنسی کێشە ناوخۆیەکانی خۆی نەهێڵێت و لەگەڵ وەسی کورسی دەسەڵاتی سوید و هەرێمە یەکێتیەکان و چەند سەرکردەیەکی پرۆستانتی نێو ئەڵمانیا و لەگەڵ سویسریەکان و چەند سەرکردەیەکی ئیتاڵیا و لەو نێوەندەشدا دۆق ساڤووە هاوپەیمانیەتێکی بەهێز ببەستێت. هەروەک فەڕەنسا لەو ماوەیەدا چەند یارمەتیەکی ساڵانەی دارایی دەبەخشی بە هەر هاوپەیمانێک لەو هاوپەیمانانە بەو جۆرە فەڕەنسا بەو یارمەتیەت داراییانە دژ بە نەمسا جەنگا و دواتریش لە ساڵی 1635 میلادیدا جەنگی دژ بە فیلیپی چوارەمی پاشای ئیسپانیا ڕاگەیاند. لەو کاتەوە کێشەکە تەنها ئازادی ئەڵمانیا نەبوو، بەڵکو گۆڕا بۆ ململانەی نێوان بنەماڵەی فەرمانڕەوای فەڕەنسا و بنەماڵەی فەرمانڕەوای نەمسا. فەڕەنسیەکان لە پێناو بەدەستهێنانی ئەو هەرێمانە یان کە لەژێر دەستی ئیسپانیادا بوون و بریتی بوون لە ئارتووا و ڕۆسیلۆن و فرانشکونتیا کەوتنە جەنگەوە. هەروەها جەنگیشیان بۆ ئەلزاس دەکرد کە لەژێر دەستی نەمسادا بوو، جگە لەوەی جەنگیشیان دەکرد تا بگەنە سنووری سروشتی دەوڵەتەکەیان. ئەو جەنگە 13 ساڵ بەردەوام بوو، 1635 میلادی تاکو 1648 میلادی. جەنگەکە لە چەند مەیدانێکی فراوانی زەوی ئەوروپیدا ڕوویدا، بەتایبەت لە شاخەکانی برانس و فرانشکوتیە و سنووری فەڕەنسا لەگەڵ زەویە نزمەکان و ئەلزاس و ئەڵمانیادا. سەرەتای جەنگەکە بە ململانەی دژ بە ئیسپانیا دەستی پێکرد، کاتێک هێزە نەمساویەکان چوونە ناو بەرگەندیا، هەروەک هێزە ئیسپانیەکان ڕووچوونە ناو فەڕەنسا. بەڵام فەڕەنسا بۆ ڕێگری لە هێزە شاڵاوبەرەکان و دەرکردنیان لە سنووری خۆیدا هەوڵێکی گەورەی خستەگەڕ. لەو کاتەوە هێزە فەڕەنسیەکان لە نێو خاچیاندا دەجەنگان، بەڵکو لە نێو ئەو زەویانەدا دەجەنگان کە دوای ئەوە داگیریان دەکردن. فەڕەنسیەکان هێرشیان بردە سەر چەندین ناوچە و دەوڵەتی ئەوروپی تا توانیان دەست بگرن بەسەر ئارتووا و ڕۆسیلیۆندا کە لویسی 13ەم سەرپەرشتی چاڵاکی گەمارۆدانەکەی دەکرد. بەڵام لە دەستدانی ئەو دوو هەرێمە گڕوتینی فیلیپی چوارەمیان تێک نەشکاند و لە ساڵی 1643 و لەو کاتەی لویسی 13 مرد، سوپایەکی بەهێزی 28,000 جەنگاوەری ئامادەکرد و لە زەویە نزمەکانەوە کەوتە هێرش بردنە سەر هەرێمی شەمبانیا و گەمارۆی شاری ڕۆگراویدا. فەڕەنساش خێرا بە سەرکردایەتی دۆقی دانجان سوپایەکی نارد و لە 19 مایۆدا هەردوو سوپا بەرەو ڕووی یەک بوونەوە و جەنگێک لە نێوانیاندا ڕوویدا کە بە سەرکەوتنی فەڕەنسیەکان و کوژرانی 7,000 ئیسپانی و جیرانی 6,000یان کۆتایی پێهات. ئەو جەنگە جەنگێکی زۆر گرنگ بوو کە بەوە زاڵبوونی سەربازی ئیسپانی کۆتایی پێهات و زاڵبوونی سەربازی فەڕەنسی شوێنی گرتەوە. لەوە بەدوات جەنگەکان چوونە چەند چوارچێوێکی نوێی جەنگی دژ بە ئیمپراتۆریەتەوە. جا دوای ئەوەی ئیمپراتۆر دەستی گرتبوو بەسەر سوپای میری ساکسی سەنگەرنشینی بەرەی ڕاستی ڕووباری ڕایندا و دەسەڵاتی خۆی بەسەر ئەلزازدا سەپاندبوو، سەرکردە فەڕەنسیەکان بە هاوپەیمانی لەگەڵ سەرکردەکانی سویددا هاوپەیمانیتێکیان بەست بۆ دژایەتی ئیمپراتۆر و ناچارکردنی ئیمپراتۆر فریدناندی سێم بە داخوازی ڕێکەوتن. هێزە فەڕەنسیەکان دەبوو لە ڕۆژ ئاواوە بکشێن، هێزەکانی سویدیش دەبوو لە باکوورەوە بە بوهیمیادا بکشێن، بەڵام نەیانتوانی ئەو نەخشانەیان جێبەجێ بکەن و دوجار لە ساڵی 1648 میلادیدا دۆق تورینی فەڕەنسی توانی چەند بەشێکی ئەو نەخشەیە بە هێرش بنە سەر باڤاریا و ماڕۆدانی موینخ جێبەجێ بکات، هەروەک سوپای سویدی دەستیگر بەسەر براغدا. ئەمە ئیمپراتۆر فریدناندی گەمارۆدراوی پاڵپێوەنا تا بابەستنی ڕێکەوتن ڕازی بێت. ئەڵمانیا لەو کاتەدا نیمچە تێکشکا و پەراوێزخراو بوو لە چەند تەنگژەیەکی خنکێنەردا دەژیا، تەنانەت لە ناوچانەشدا کە بێلایانی خۆیان پاراست بوو. جوتیاران ناچار بوون لە ئەنجامی کەمی ئاژەڵ و کەمی ژمارەی دانیشتوانی شارە بچووکەکاندا زەوی نەچێڵن یان با شێوەیەکی کەم خۆیان زەویەکە بچێڵن. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. سەردەمی پەیمانەکان لە پەڕا 294
بانگەشەکانی ڕێکەوتن و ئاشتی لە هەموو بۆنەیەکدا دەخرانە ڕوو. بەردەوام بانگەوازێک بۆ لایەنە ململانێک کارەکان هەبوو تا ئاشتی و سەقامگیری بگرنە بەر. لەوانە ئەو بانگەوازانەی پاپا و شاری بندوقیە دەیان کردن. یەکەم بانگەوازی ئاشتی و ڕێکەوتنیش لە ساڵی 1636 میلادیدا بوو. بەڵام هەموو ئەو بانگەوازانە نەبوونە هۆی ئەوەی ئەنجامێکی باشی بەرچاویان هەبێت. لە ساڵی 1644 میلادیدا کۆنگرێکی گەورە بەسترا کە نوێنەرانی سوید و فەڕەنسا و ئیمپراتۆری نەمسا و پاشایانی دانیمارک و ئیسپانیا و هەرێمە یەکێتیەکان و سەرکردەکانی ئەڵمانیا و نوێنەرانی پاپا و بندوقیەشی لەخۆ دەگرت. ئەو کۆنگرێ دواتر بە ڕێکەوتنی وستڤالیا ناسران. لەو کۆنگرەدا فەڕەنسا توانی زمانی فەڕەنسی وەک زمانێکی ڕەسمی هەڵسوکەوتی دیبلۆماسی ناو هەموو ئەوروپا لە جیاتی زمانی لاتینی زاڵی ئەو کات بۆ و توێژی نێوان باڵوێزان و نوێنەرە دیبلۆماسیەکان بسەپێنێت. هەروەک پەیماننامەی وستڤالیا کێشە ئاینیەکانی نێو ئەڵمانیا و باسوخواسی سیاسی ئەڵمانی و ئاشتی ئەوروپیشی یەکلا کردەوە سەبارەت بە کاروباری ئاینی ئەڵمانی. پەیماننامەکە دانینا بابوونی کاڵڤنی لە پاڵلۆڤەریەت لە ئەڵمانیادا و بەو پێ سەرکردەکان مافیان هەبوو مەزهەبی خۆیان بەسەر هاوڵاتیاندا بسەپێنن. ئەم مافەش لالایەن ئەو پەیماننامەیەوە بۆیان پارێزرا بوو. سەبارەت بە کاروباری سیاسی ئەڵمانیا پەیماننامەکە دانینا بەو دەستورە کۆنەدا کە لە سەردەمی پێشوودا زاڵ بوون. 2000 تاجی ئیمپراتۆری مایەوە کە بە هەڵبژاردی نێوان پاشاکەوان دەگوازرایەوە. هەروەک پەیماننامەکە ژمارەی سەرکردە هەڵبژێردراوەکانی بۆ 8 سەرکردە زیاد کرد و هەڵبژێردراوێک سربەخۆیی تەواوی لە هەرێمی خۆیدا هەبوو. ئیمپراتۆر بۆی نەبوو بە هیچ شێوەیەک دەسوەر بداتە کاروباری. هەروەها بەستنیا و پەیمانی دایە دەستی بەو جۆرەی کە بیەوێت بەبێ گەڕانەوە بۆ ڕای ئیمپراتۆر هاوپەیمانی ببەستێت. بەڵام بەو مەرجەی هاوپەیمانەتیەکانی دژ بە ئیمپراتۆر نەبن. دایتیش دەسەڵاتی سەبارەت بە ڕاگەیاندنی جەنگ و بەستنی ڕێکەوتن بواری سوپا و دانی باجی هەبوو. ئیدی ئیمپراتۆر تەنها نازناوی هەبوو بەس. بۆ لە ناوبردنی تەواوی دەسەڵاتەکانی ئیمپراتۆریش دەستوری ئەڵمانی خرایە ژێر زامنی هەموو دەوڵەتانەی پەیمانەکەیان ئیمزا کردبوو. ئەمە مافی دەسوەردانە کاروباری ناوخۆیی و دەرەچی بە هەریەک لە فەڕەنسا و سوید بەخشی. سەبارەت بە کاروباری ئەوروپیش ئەوە پاشای سوید باپەی ئەو پەیماننامەیە هەرێمەکانی بریمن و بۆمیرانیان ڕۆژ ئاوای کەوتە دەست و مافی هەبوو لە کۆبوونەوەکانی دایتی ئەڵمانی شار و هەرێمەکانی سەر بە دەسەڵاتیدا بەشداری بکات. فەڕەنساش باپەی پەیمانەکە دانان بە دەسەڵاتی بەسەر سێ ئوسقۆفەکەدا بەدەستێنا. هەروەک ئەلیزاسیشی بەدەستێنا. بەهەرحاڵ پەیماننامەی وستڤالیا یەکەم پەیماننامەی ئەوروپی بوو کە هەوڵیدا هاوسەنجێکی نێودەوڵەتی لە نێو هەموو ئەوروپادا بەدەست بهێنێت. بە شێوەیەکیش بێت کە نەبێتە هۆی ئەوەی هیچ دەوڵەتێک کە ڕەشە لە سەربەخۆیی دراوسێکەی بکات. هەموو سیاسەت مەدارانی ئەوروپا و بەتایبەت فەڕەنسیەکان هەوڵیاندا ئەو پەیماننامەیە وەک بنەڕەتێک بۆ پەیوەندی نێودەوڵەتیەکانیان بپارێزن. ئەمەش تا شۆڕشی فەڕەنسی مایەوە. پێویستە ئەوەش لەبیر نەکەین کە ئەو پەیماننامەیە ڕێی نەدەدا بە هیچ هەوڵێکی یەخستنی ئیمپراتۆریەت و زامنی بەردەوامبوونی لاوازی ئیمپراتۆریەت و ئەڵمانیاش بوو کە بۆ ماوەی 2 سەدا بەردەوام بوو. ڕاوێژکارە ئیسپانیەکان پاش ئەوەی بڕیاریاندا هۆڵەندیەکان لە جیاتی ئەوان ئیمزای پەیماننامەکە بکەن لە کۆنگرەکە کشانەوە. ئەو پەیمانە دانینا بە سەربەخۆیی تەواوی هەرێمە یەکێتیەکاندا. لە هۆڵەنداش ڕێککەوتن کرا تا ئازادی هەڵسوکەوتکردن بە هێزەکانی فیلیپ بدرێت بە فیلیپی چوارەم. ئەمە لە ڕاستیدا هیوای پێبەخشی بۆ جێڕانەوەی ئەرتووە لە دەست فەڕەنسا. پەیوەندیەکانی نێوان فەڕەنسا و ئیسپانیاش با بێ یەکلاکردنەوە مانەوە بە تایبەت کە فەڕەنسا جەنجی فردنودی باخۆوە بینی. ئەمە ئیسپانیای هەندا تا لە جەنجی دژ بە فەڕەنسا بەردەوام بێ. جەنجی نێوان ئەو دوانە 12 ساڵی دیکەی خایاند و تێیدا ئیسپانیا لە ساڵی 1651 میلادیەوە لەگەڵ ڕاپەڕیوی گوندیەدا هاوپەیمانی بەست. لە ساڵی 1658 میلادیشدا پەیمانی مەزرانی دژ بە ئینگلیسکە دەستبارداری بەندەری دەنگرن دەبوو بۆیان. چونکە ئەو کات لە دەست ئیسپانیەکان بوون ئەمە وای لە کرومیۆڵ کرد تا سوپایەکی 6000 سەربازی بنێرێت بۆ یارمەتیدانی سوپای فەڕەنسی لە جەنجی دژ بە ئیسپانیەکاندا و
توانیان لا نزیک دینگرن بەسەر ئیسپانەکاندا سەرکەون و سوپای فەڕەنسی دەستی بەسەر داگرت و دواتر دایە دەست ئینگلیز. پاشای ئیسپانیا هەستی کرد خاک و سوپاکەی شکستی خواردووە، بۆیە پەنای بردە بەڕازیبوون بە چوونە نێو دانوستانەوە و ئەو پەیمانەی بەست کە لە 7 نۆڤەمبەری ساڵی 1651 میلادی لا نێوان ئیسپانیا و فەڕەنسادا بەسرا و دواتر با ڕێکەوتنی برانس ناسرا و تێیدا فەڕەنسا ڕۆسیلۆنی لە باشوور و ئاتوای لە باکوور چەند پێگەیەکی ڤڵاند و هەرێمی لۆکسمبۆرگی دەستکەوت. هەروەک بەو پێیە لویسی چواردەیەم لەگەڵ ماریا تریزای کچە گەورەی ئیلیپی چوارەمدا هاوسەرگیری کرد و پەیمانەکەش بۆ ماوەی 50 ساڵ ئیشی پێکرا. بەو جۆرە بنەماڵەی فەرمانڕەوای فەڕەنسا بە شێوەیەکی تەواو سەرکەوت بەسەر بنەماڵەی هابسبۆرجی نەمساویدا و ڕوبەڕووی فەڕەنساش 3 هەرێمی نوێی بۆ زیاد بوو کە بریتی بوون لە ئەلزاس، ئارتووە، ڕۆسیلۆن. دواتر فەڕەنسا بەهۆی ئەوەوە لا ساڵی 1659 میلادیدا بوو بە تاکەهێزی زاڵی نێو ڕۆژ ئاوای ئەوروپا. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. باسی دووەم شۆڕش لە ئینگلترا لاپەڕا 297. مێژووی ئینگلترا لە سەدەی 17دا دوو شۆڕشی تێدا هەڵگیرساوە. یەکەمیان لە ساڵی 1648 میلادیدا، دووەمیش لە ساڵی 1688 میلادیدا. ئەو دوو شۆڕشەش دەرەنجامی ئەو تەنگەژە دوور و درێژە بوو کە پاشایانی بنەماڵەی ستیوارت نایانەوە. ئەو بنەماڵەیە دوای بنەماڵەی تیودۆرۆ فەرمانڕەواییان کرد و هەوڵیاندا ئازادیە تەقلیدیەکانی ناو ئینگلترا لەناو ببەن و سیستەمی پاشایەتی دەسەڵات سنووردار بگۆڕن بۆ پاشایەتیەکی ڕەها. تەنگەشەی یەکەم لە سەردەمی جیمسی یەکەمدا 1603 تاکو 1625 میلادی دەستی پێکرد. بەڵام کۆتا قۆناغی لە ساڵی 1642 میلادی بۆ ساڵی 1648 میلادی لە سەردەمی شارلی یەکەمدا، 1625 میلادی تاکو 1649 میلادیدا ڕوویدا. ئەو قۆناغە قۆناغی جەنگی ناوخۆیی بوو بە شکستی شا لە ساڵی 1648 میلادی و جێبەجێکردنی یاسای لە سێدارەدانی کۆتایی پێهات و لە بەرژەوەندی کڕۆمیۆلی دیکتاتۆری سەربازیدا کۆمەڵ ڕاگەیاندرا و تا مردنی 1652 میلادی تاکو 1658 میلادی ئەو دەسەڵاتەی پاراست. دوای گەڕانەوەی بنەماڵەی ستیوارد بۆ دەسەڵات بۆ جاری دووەم لە ساڵی 1688 میلادیدا تەنگەژەیەکی بچووک هەڵگیرسا. ئینگلترا شانشینێکی میراتگری بوو، پاشایەتیەکی ڕەهای وەک فەڕەنسا نەبوو تا خواستەکانی پاشاکانی بە یاسا دابنرێن، چونکە سەردەمی گەورە کە 3 سەدە و نیوی بوو وای کرد نوێنەرانی وڵات لەگەڵ پاشادا بەشداری دەسەڵاتی وڵات بن. ئەمەش بە ئەنجومەنی لۆردارت و ئەنجومەنی گشتی. ئەو پەرلەمانە دەبوو هەموو ساڵێک جارێک کۆبێتەوە و پاشا بواری یاسادانان و سەپاندنی باجیان وەک ناونانی خۆیان هاریکاری پێویستی بە هاریکاری هەبوون. حکومەت بۆی نەبوو بەبێ بڕیاردانی پەرلەمان باج کۆ بکاتەوە. دوجار پەرلەمان مافی هەبوو پاشا بە هەستی خەڵک بەرامبەر سیستەمی دەسەڵات و کارجێڕی و تەنانەت کاروباری دەرەچیش بناسێنێت. بەو جۆرە پاشایەتی چەند مافێک و گەلیش چەند مافێکی هەبوون. هەڵسوکەوتەکانی پاشایانیش بەتایبەت هێنری هەشتەم لا کاتی سەدەی 16دا مافی گەلی وەلادەنا، بەڵام زیادبوونی سامان لە سەردەمی ئیلیزابێتدا بۆرجوازیەتی والێ کرد کە زیاتر حەزی بە کارجێڕی کاروباری وڵات هەبێت، بە شێوەیەک چەند زامنێکی دژ بە خۆسەپێنی پاشایەتیان پێ ببەخشێت. باری ئاینیش زیاتر پێچ و پەنای وەرگرت و ئەمەش لە ئەنجامی بوونی دوو بزوتنەوەی چاکسازی ئایندا بوون. یەکەم ئەنگلیاکانی کە بە ئاراستەی هێنری هەشتەم و ئیلیزابێت بوون و دووەمیش بریسناری یان بیۆریتانی کە کاریگەر بوو بە ئەزموونی سکۆتلەندا و ئاراستەی کالڤنی کە سۆلیەکی تێشتا بەدەر لە بوونی ئاراستەی چوارەم کە ئاراستەی سربەخۆ خوازان بوو. سربەخۆ خوازان دەیانویست بگەنە چاکسازیەکی قوڵتر. سەرڕای ئەو بارە سیاسیە و ئاینیە پاشایانی بنەماڵەی ستیوارد با درێژایی سەدەی 17هەم کاریان دەکرد بۆ لەناوبردنی مافەکانی گەل و دەسەڵاتداری وڵات بەبێ پەرلەمان و سەپاندن و کۆکردنەوەی باج بە خواستی خۆیان و ئاراستەکردنی سیاسەتی دەرەچی بە پێی خواستی خۆیان.
هەروەک بڕیاریاندا مەزهەبی ئەنگلیاکانی بڵاو بکەنەوە و دەسەڵاتی پیاوانی ئاینی بە جۆرێک بپارێزن کە دەسەڵاتی ئاینیان بەسەر هاوڵاتیاندا هەبێت و لە هەمان کاتدا کە پاشان پاپاش بن. کاتێک ئیلیزابێتی کۆتا پاشای بنەماڵەی تیۆدۆرۆ مرد، تازی پاشایەتی لا ساڵی 1603 میلادیدا گوازرایەوە بۆ جیمسی شەشەمی کوڕی ماری ستیوارتی ئامۆزای لا سێدارە دراوی. جیمس پاشای سکۆتلەندا بوو، بە ناوی جیمسی یەکەمەوە بوو، بە پاشای ئینگلترا بوو، بە یەکەم پاشای بنەماڵەی ستیوارت لە ئینگلترا. بەو جۆرە تاجی ئینگلترا و تاجی سکۆتلەندا شخرانە سەری یەک پاشا، ئەگەرچی هەر دەوڵەتێک لەوانە قەوارە و کەسایەتی خۆی هێشتەوە. جیمس ئەو کات تەمەنی 37 ساڵ بوو. بڕوای وابوو پاشایان دەسەڵاتیان لە خواوە وەرگرتووە و بۆ کەسانی دینیە بەمە دەسەڵاتیان ڕەها دەبێت. سەرڕای ئەوەی کاسۆلۆچی بوون، بەڵام پەروەردەیەکی بریستیاریان بیوێرتانیان هەبوو. لە ساڵەکانی سەرەتا دەسەڵاتیدا 6000 کاسۆلۆچی لەناوبرد. ئەمە شۆکارێک بوو بۆ پیلانی بارود کە تێیدا پیلانجێڕان بەرە میلی بارودیان بە تەواوەتی لەناو پەرلەماندا دانا تا بە تەواوەتی پاشا لەگەڵ کەسانی ئەوێدا بڕوخێنن. ئەمەش لە ساڵی 1605 میلادیدا بوو. لەلایەکی دیکەشەوە کاسۆلیکەکان بۆ ماوەی 2 سەدە تا ساڵی 1829 میلادی لا دەرەوەی یاسا بوون و مافیان نەبوو پایەکانی دەسەڵات وەربگرن. لەگەڵ ئەوەی جیمس بیۆریتانەکانی دەچەوساندەوە، بەڵام لە چەوسانەوەی کاسۆلیکەکان کەمتر بوو. بەڵام لەگەڵ ئەوەی لە سەردەستی ئەوان پەروەردە بوو کەچی دەیسەوسانەوە و هەڕەشەی دەکرد کە لە وڵاتدا دەریان دەکات. لە سەردەمی ئەودا ژمارەیەکی زۆریان بە زەریای ئەتڵەسیدا کۆچیان کرد و لەسەر کەناراوی ڕۆژهەڵاتی ئەمریکای باکوور چەندین داگیرکەیان دامەزران. بەو جۆرە لە ئەنجامی ئەو چەوسانەوە ئاینیەدا هێزی دەرەچی ئینگلترا زیادی کرد. دواتریش داگیرکەرە یەکەمینەکانی ڕێی زەریای ئەتڵەسی بەشدار بوون لە دامەزراندنی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا. سەرڕای ئەم ئاراستە ئاینیە هەڵوێستی جیمیسی یەکەم بەرامبەر بە پارلەمان دێت تا بەو هۆیەوە زیاتر لی تووڕە بن. ئەو پێی وابوو مافی نوێنەران لالایەن پاشاوە دەدرێت و هەوڵیدا پارلەمان هەڵبوەشێنێتەوە و بەستنی پارلەمان پشتگوێ بخات تا ئەوەی بۆ ماوەی 7 ساڵی بەردەوام 1614 میلادی تاکو 1621 میلادی پارلەمان دانەنیشت. بەڵام هەوڵی نەدا بەبێ ڕازامەندی پارلەمان باجل بسەپێنێت. ئەمە وای کرد نەتوانێت لە دەرەوە کار بکات. بە شێوەیەک حکومەتەکەی خەسڵەتی لاوازی وەرگرت، بەتایبەت لە دوای سەردەمی ئیلیزابێت. پڕۆژەی هاوسەرگیری جێگر لەگەڵ ژنە سەرکردەیەکی کاسۆلۆچی و ئیسپانیدا کە خوشکی ماری نەمساوی شاژنی فەڕەنسا بوو. پاشان دواتر هاوسەرگیری لەگەڵ شاژنێکی دیکەی کاسۆلۆچیدا کە هێنریتی فەڕەنسی خوشکی لویسی 13یەم بوو. تا ماوەکەی تری ژیانی لا خۆشەویستی گەلدا بۆی بباتە سەر و ببێتە هۆی سووربوونی نوێنەرانی گەل لەسەر پاراستنی مافەکانی گەل بەرامبەر بەو. دوای ئەو شارلی یەکەم لە تەمەنی 25 ساڵیدا چوویە سەر دەسەڵات وە لە مەسەلەی دەسەڵاتی ڕەهادا هەمان بیرروڕاکانی باوچی هەبوو خۆی بە پەیوەستی هیچ پەیمانێک نەدەزانی کە گەل و پەرلەمان دایدەنێن، بۆیە خێرا خەڵک لێی بێزار بوو. جا دوای ئەوەی هێنریەتی فەڕەنسی بە هاوسەرگرتن لە پاڵخۆیدا دۆقی بەگن هامی بەرپرسی شۆڕشی گەورە چاڵاکی چەوساندەوە، بیۆریتانیەکان و پشتگوێ خستنی پارلەمانی درێژە پێدا سەرڕای ئەوەی چەند قەرزێکی بە زۆری سەپاند، هەوڵیدا لە ڕێگەی ڕاگەیاندنی جەنجی دشت بە فەڕەنسا و یارمەتیدانی پرۆستانتە فەڕەنسیەکانی لاڕۆشیلەوە ڕەزامەندی گەل بەدەست بهێنێت. بەڵام کەشتی گەلەکەی شکستی خوارد، بۆیە پەرلەمانی کۆ کردەوە و داوای چەند بازێکی نوێی لێکردن. نوێنەران ڕازی نەبوون یارمەتی قبول بکەن مەگەر مافەکانی ئەوان پێش بخات. بەڵام پاشا لە ساڵی دواتردا 1625 میلادی پەرلەمانی هەڵوەشاندەوە و هەوڵیدا پەیڕەوی دەسەڵاتی ڕەها بکات. ئەزموونی دەسەڵاتی ڕەها بۆ ماوەی 11 ساڵ بەردەوام بوو. تێیدا پەرلەمان کۆن نەبوویەوە و پاشا و یاری دەدەرەکانی هەوڵیاندا هەموو ئینگلیز ببەنە نێو مەزهەبی ئەنجێلێکیانەوە. هەروەک کەوتنە سەپاندنی چەند بازێکی توند و قورس و چەند قۆڕخکاریەکیان بەسەر زۆربەی کاڵا پێویستیەکاندا دانا و چەند دادگایەکی نائاساییان بەکارهێنا بۆ چاڵاکی بەرگریکاری سیاسی و ئاینی یاساکانیشی توند و سوکایەتی پێکردن. هەموو ئەمانە بوونە هۆی زیادبوونی کۆچکردن بۆ ئەمریکا.
لێرەدا باجێکە بوو کە لە بەندەرەکاندا و لە کاتی جەنگدا بۆ کەشتیەکان بەکاردەهات. شارلی یەکەم هەوڵیدا با شێوەیەکی بەردەوام کۆی بکاتەوە تا بۆ دامەزراندنی سوپایەک بۆ خۆی یارمەتی بدات، بۆیان مەرجەکانی بەڵێنی گەورەی هەڵوەشاندەوە. لە سکۆتلەندادا لە ئەنجامی هەوڵێکی خۆسەپێنیدا شۆڕش لە سکۆتلەنددا هەڵگیرسا. ئەو شۆڕشە برستاریان بۆریتانی بوو لەسەر وەرگرتنی مەزهەبی ئەنجلیکانی بوو. لە ساڵی 1637 میلادیدا بەڵێنێکیان دانا و دواتر بۆ ساڵی دواتر سوپایەکیان پێکێنا و بۆ ساڵی دواتر کەوتنە هێرشبردنە سەر باکووری ئینگلترا. سەرەڕای یەکگرتنی سکۆتلەندا و ئینگلترا لەژێر دەسەڵاتی شادا، بەڵام شارلی یەکەم بە هەمان یاری دەدەرانی خۆیەوە فەرمانڕەوایی دەکرد. کاتێک شا بەرەو ڕووی ئەو شۆڕش و هێرش بوویەوە سوپای لە بەردەستدا نەبوو، خەرجیشی نەبوو بۆ سوپاکەی، بۆیان ناچار بوو دوای 2 ساڵ ڕاڕایی لە ساڵی 1640 میلادیدا پەرلەمان کۆ بکاتەوە و پێش مشتومڕی مەعنونە نوێنەران سوور بوون لەسەر داخوازی جێبەجێکردنی سکاڵاکانی گەل و جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی کە شا لەسەر خۆی دانابوون. بۆیە شا پاش 3 هەفتە پەرلەمانی تەمەنکورتی هەڵوەشاندەوە. ئەگەر یاری دەدەرانی شاتوانیان خێرا سوپاکەیان کۆ بکەنەوە، بەڵام لە بەردەم سکۆتلەندیەکاندا شکستیان خوارد. ئەمە شای ناچار کرد تا سەر لە نوێ پەرلەمان کۆ بکاتەوە. ئەمەیان پەرلەمانی درێژخایان بوو. کۆبوونەوەی ئەو پەرلەمانە 13 ساڵ بوو، 1640 میلادی تاکو 1653 میلادی. سووریش بوو لەسەر کۆتایی هێنان بە پەیڕەوی دەسەڵاتی خۆسەپێنی شا. ئەو پەرلەمانە لەژێر کاریگەری بیمدا بوو، بۆیە بەرەو شۆڕش پاڵی پێوەنا و بەوە پەرلەمان توانیستە ڤۆردی باڵی ڕاستی شا دادگایی بکات و لە ساڵی 1641 میلادیدا لە سێدارەی بدات، بەبێ ئەوەی شا بتوانێت ڕزگاری بکات. هەروەک لۆدی وەزیریشیان گرت و دوای 14 ساڵ لە سێدارە درا. دوای ئاڕاستەکردنی ئەو گورزە بۆ وەزیرەکان، ئەندامانی ئەنجومەنی گشتی کەوتنە هەوڵی ڕاوکردنی خودی شا و ڕایان گەیان شا ناتوانێت بە بێخواستی پەرلەمان ئەنجومەنەکەیان هەڵبوەشێنێتەوە. بە دوای ئەوەشدا شۆڕش لە ئیرلەندا هەڵگیسا و هەزاران پرۆستاند کوژران. پەرلەمان هەرگیساندنی ئەو شۆڕشەی بۆ ئاراستە و بڕیاری شا جێڕایەوە و بڵاوکراوێکی پێڕاگەیان سەبارەت بە هەموو خراپەکاریەکان و بڕیاریدا نابێت بەبێ ڕەزامەندی پەرلەمان هیچ سوپایەک کۆ بکاتەوە و پێویستە پێش دیاریکردنی ئەفسەران ڕاوێژیان پێ بکرێت. شا شارلل هەوڵیدا کودەتایەک ئەنجام بدات، بۆیە چوو بۆ پەرلەمان تا بیم و سەرکردان نارەکانی دیکەی دەسەڵاتی ڕەها لەناو ببات. بەڵام درەنگ گەیشت و ڕایگشتی لە لەندەن دژ بە شار ڕاپەڕی و شایش ناچار بوو پایتەخت بەجێ بهێڵێت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. جەنجی ناوخۆیی لاپەڕا 303 هەموو شتێک بەرەو جەنجی ناوخۆیی دەچوو. پاشا پشتی بە ئەنگلیکانەکان و کاسۆلیکەکان و چەند سەرکردەیەک دەبەست. پشتی بەستبوو بە ناوچەکانی باکوور و ڕۆژئاوا. بۆ پەرلەمانیش پشتی بەستبوو بە ڕۆژهەڵات و باشووری ئینگلترا. پاڵپشتی بۆرجوازیەکان و پیاوانی پیشەسازی و هاوپەیمانی ببەستێت. پەرلەمانیش چوویە چەند دانوستانێک لەگەڵ سکۆتلەندا و لە ساڵی 1643دا ئینگلترا چوویە ناو بەڵێنەکە و ئینگلیز و سکۆتلەندیەکان بەڵێنیاندا وەک برا و پەیوەست بە یەکدش بە ئاراستەی پاپەوی و لاپێنا و بەرگریکردن لە مافەکانی پەرلەمان و ئازادیە نیشتیمانیەکاندا با یەکێتی هەردوو شانشین لە هاوپەیمانێتیەکی بەهێزدا بژین. جەنجی ناوخۆ ساڵێک پێش ئیمزاکردنی ئەو پەیماننامە سیاسی و ئاینی هەڵگیرسا و ماوەی 3 ساڵ بەردەوام بوون. هێزەکانی پاشاکە بە سوارەکان ناسراو بوون توانیان چەند سەرکەوتنێکی سەرەتایی بەدەست بهێنن. بەتایبەت کە سوپای پەرلەمان ڕێکخراو نەبوون، بەڵام کرۆمۆیل هەوڵیدا ئەو بارودۆخە بگۆڕێت و لە سەرەتای ساڵی 1644 میلادیەوە سوپایەکی نوێی پێکێنا. ئۆلیڤەر کرۆمیۆل ئەندامێکی ئەنجومەنی گشتی بوو، بۆیە کەوتە کۆکردنەوەی دەستەیەکی پیاوانی لە خواترسی مەزهەبی سربەخۆ خوازان. جەنگەکە سەبارەت بەوان جەنگێکی پیرۆز بوون. بەرزبوونەوەش بۆ پلەی ئەفسەر لەسەر بنەمای لێهاتووی و دلێری بوو. ئەو دەستەیە بوو بە بنەڕەتی سوپای نوێ. بەتایبەت دوای ئەوەی پەرلەمان بڕیاریدا هەموو سوپا لەسەر ئەو بنەڕەتە ڕێک بخاتەوە و کرۆمۆل توانی شکستێکی تون دووچاری سوپای شا بکات.
ئەمەش لە 14 یۆنۆی ساڵی 1645 میلادی و لە نازبی داڕوویدا. شا بۆ ماوەی ساڵێک بە بێ ئەملاو لە هەوڵیدا سوپایەکی نوێ پێک بهێنێت، پاشان چوو بۆ سەربازگەی سکۆتلەندیەکان. ئەو بڕوای وابوو ئەو سوپایە لە ڕیزەکانیدا ڕادەوەستن، بەڵام ئەوان داوایان لێکرد بچێتە ناو بەڵێنەکەوە. کاتێک شا بەوە ڕازی نەبوو، شایان دایە دەست ئینگلیز بەرامبەر بە بڕێک پارە کە دەگەیشتە 4 ملیۆن جونەیە. بەمە جەنجی ناوخۆ کۆتایی پێهات. شا لە بەندیخانەدا مایەوە و ناکۆچی لە نێوان پارلەمان و سوپادا هەڵگیرسا. زۆربەی ئەندامانی پارلەمان لە بیۆریتانەکان بوون. لە کاتێکدا سوپا لەسەر بەخۆکان بوو، بیۆریتاتەکان دەیانویست سەربەخۆکان ببەنە ناو مەزهەبی برسبی تاریەوە. لە کاتێکدا سەربەخۆکان دەیانویست دەسەڵاتی لێکبوردن تەنانەت بۆ کاسۆلیکەکانی شەبێت. ئەندامانی پارلەمان پێیان وابوو بەرژەوەندیان لەوەدایە سوپا هەڵبوەشێتەوە و دەسەڵاتە نوێکەی لەناو ببرێت. شاسوودی لەو ناکۆچیە وەرگرت چەند دانوستانێک لە نێوان پارلەمان و شادا لەسەر بنەمای وەرگرتنی مەزهەبی بیۆریتانی و گەڕانەوەی بۆ دەسەڵات ئەنجامدرا. لالایەکی دیکەوە دانوستانی نێوان شاو ئەنجومەنی پێکات و لە ئەنجامی هەڵبژاردنی دوو کەس لە هەموو کەتیبەیەکی سوپا لەسەر بنەمای زامنی لێکبوردن و بەجێهێشتنی بواری دیاریکردنی ئەفسەرانی سوپا بۆ ماوەی 10 ساڵ لەدەست پارلەمان ئەنجامدرا. شا لەلایەن خۆیەوە هەوڵیدا پارلەمان و سوپا پێکدا بدات. ئەمە لە کاتێکدا هەوڵیدا جەنجی ناوخۆیی هەڵبگیرسێنێت و پشتی بەس بە سکۆتلەندیەکان و چەند بزوتنەوەیەکی شارەکان. بەڵام کرۆمۆیل توانی لەو بزوتنەوانە بدات و ئەندبڕا داگیر بکات. شا هەوڵیدا ڕابکات بۆ دوورگەی وایت و لەوێ دەستی بەسەر داگیرا و دەستگیرا بەسەر چەند وتارێکی ئاینخوازیدا. بۆیە سوپا بڕیاریاندا سزای بدەن و داوای لە پەرلەمان کرد تا دادگای بکرێت. بەڵام پەرلەمان لەگەڵ شادا ڕێکەوت. بۆیە ئەفسەران کودەتایەکیان ئەنجامدا و با دەرکردنی 140 نوێنەری یاریدەدارانی شارلی یەکەم لە ساڵی 1648 میلادیدا پارلەمان پاکتاو بکەن و ئەوانی دیکەش کە کەمینە بوون ناچار بوون بە دادگایکردنی شار ڕازی بن و دادگایکردنەکەش 9 ڕۆژی خایەند و ئەویش ئامادەی وەڵامدانەوە نەبوون. بۆیە لە ڕۆژی 9 فێڤرایەری ساڵی 1749 میلادیدا لە سێدارەدرا. کۆمار پاش لە سێدارەدانی پاشا پەرلەمانی خاوەن ئەندامی کەم ڕایگەیان کە گەل خاوەن دەسەڵاتە و سیستەمی پاشایەتی لەکار خست و سیستەمی کۆماری ڕاگەیان. هەروەها ئەنجومەنی لۆرداتی لەکار خست. حکومەت لە ئەنجومەنی گشتی پێکدات لەگەڵ ئەنجومەنی دەوڵەتدا کە 40 ئەندامی لەخۆ دەگرت و لالایەن ئەنجومەنی گشتیەوە هەڵدەبژێردان و دەسەڵاتی جێبەجێکردنیان هەبوو. کرۆمۆیل بوو بە ئەندامی نێو ئەنجومەنی دەوڵەت. ئەو سیستەمە ماوەی 4 ساڵ بەردەوام بوو. لە سەردەمی ئەودا هەڵمەتێک بەرەو ئیرلەندا نێردرا و دژ بە سکۆتلەندیەکان جەنگ ئەنجامدرا. هەروەها یاسای دەریاوانی دەرچوو جەنجی دژ بە هۆڵەنداش پەیڕەو کرا. شەڵاوی دژ بە ئیرلەنداش سەر بە هەڵگیرسانی شۆڕشی ساڵی 1641 میلادی ئەوێ بوو. کرۆمۆیل سەرکردایەتی ئەو شاڵاوی کرد و بە توندی لەگەڵ کاسۆلیکەکانی ئەوێدا جوولایەوە بە شێوەیە قەسابخانەیەکی وا کە هەرگیز نەبیندرا بوو. ئافرەتان و کچانی بەدیل دەگرت و دواتر وەک کۆیلە دەیفرۆشتن بە ئەمریکا. مڵکداریەتی زەوی لە ئیرلەندیەکان لە بەرژەوەندی داگیرکەرە ئینگلیزەکاندا دادەڕنی. ئەو ئینگلیزانەی هاتبوون تا داگیری بکەن. ئیدی تەنها 1/6 ڕووبەری زەویان بەجێهێشت و بەرەو ناوجەرگەی ڕۆژ ئاوایان بردن و زۆرێکیان بوون بە جوتیاری گەورەکانی ئینگلیز لەناو هەمان خاک و زەویدا. جەنجی سکۆتلەندیەکانیش مەبەستی دەرکردنی شارلی دووەمی کوڕی شارلی یەکەم بوو. لەوێ و ناچارکردنی سکۆتلەندیەکان بوو بە دامەزراندنی کۆمارێک کە لە کۆمارێکی ئینگلیزی پێک بێنێت. هێزەکانی کرۆمۆیل توانیان ئەدینبرە داگیر بکەن. ئیدی تەنها 1/6 ڕووبەری زەویان بەجێهێشت و بەرەو ناوجەرگەی ڕۆژ ئاوایان بردن و زۆرێکیان بوون بە جوتیاری گەورەکانی ئینگلیز لەناو هەمان خاک و زەویدا. جەنجی سکۆتلەندیەکانیش ناچار بوو لە ساڵی 1651 میلادیدا لەگەڵ ئینگلیزدا یەک بگرن. پاش ئەو سەرکەوتنانە پەرلەمان بە یاسای دەریاوانی ڕازی بوو.
تێیدا هاتووە کە نابێت ئەو کەشتیە ئەوروپیانەی دێن بۆ ئینگلترا هیچ بار بکەن جگە لە بەرهەمەکانی وڵاتی خۆیان نەبێت. کاڵاکانی ئاسیا و ئەفریقیا و ئەمریکاش دەبوو تەنها بە کەشتی ئینگلیزی بگەن. لە ئەنجامی ئەم یاسایەدا کە تا نیوەی سەدەی 19ەمی میلادی کاری پێدەکرا، ئینگلیز ناچار بوو خۆی بۆ ئامادەکردنی بەرهەمی پێویستی وڵات بچێت. ئەمە بوویە هۆی دامەزراندنی کە ئینگلیز ناچار بوو خۆی بۆ ئامادەکردنی بەرهەمی پێویستی وڵات بچێت. ئەمە بوویە هۆی دامەزراندنی کەشتی گەل و بەردەوام گەشە سەندنی. ئەمە بوویە هۆی دەرکەوتنی هێزی دەریایی ئینگلیزی. ئەو یاسایە بوویە هۆی هەڵگیرساندنی جەنگ لەگەڵ هۆڵەندا، بەتایبەت کە هۆڵەندیەکان لە گواستنەوەی دەریاییدا کاریان دەکرد. جەنگەکە کە بۆ ماوەی ساڵانی 1652 میلادی تاکو 1654 میلادی بەردەوام بوو، هۆڵەندیەکان نەیانتوانی سەرکەون. بەوە لە نێوان هەردوو دەوڵەتدا ڕێکەوتن بەسترا. لەو کاتەدا ناکۆچیەکی نوێی نێوان ئەنجومەنی گشتی و سوپا سەری هەڵدا و ئەنجومەن هەوڵیدا سوپا هەڵبوەشێنێتەوە، بەڵام کرۆمۆیل بڕیاری هەڵوەشانەوەی پارلەمانی دەرکرد. لەو ڕۆژەی یاسای هەڵوەشانەوەی سوپا خرایە ڕوو. کرۆمۆیل بە هاریکاری ژمارەیەک لە پیاوانی سوپا هەستا بە دەرکردنی بە زۆری ئەندامانی ئەنجومەنی و دەرگای ئەنجومەنی داخست و سەربازان لە سەر دەرگاکەیان نووسی بۆ کرێ بەبێ ڕاخەر. ئینگلترا کەوتە دەست سوپا و نازناوی کرۆمۆیل بوو بە پارێزەری کۆمار. ئەمەش لە ساڵی 1653 میلادیدا بوو. کرۆمۆیل بۆ ماوەی 5 ساڵ و تا مردنی لە ساڵی 1658 میلادی چەند دەسەڵاتێکی دیکتاتۆری کردداری پەیڕەو دەکرد و لە ئەنجامی پشتبەستن بە سوپا بوو بە دەسەڵاتێکی ڕەهاو. زیاتر لەوە شارلی یەکەم ئەنجامی دەدات تونتر بوون. لێرەدا هیچ بەرهەڵستیکارێک لە بەردەمیدا نەبوو. 4 پەرلەمان تەنها بەهۆی هەستکردنی بەچەند ئاراستەیەکی سربەخۆخوازی تێیدا هەڵوەشاندەوە. ئینگلترا جوولەی نەماو بوو بە ملکەتی حکومەتێکی سەربازی. لە ساڵی 1657 میلادیدا پارلەمان پێشنیاری نازناوی پاشای بۆ کرد، بەڵام ئەو پێی ڕازی نەبوو. پاشان گەڕایەوە و کوڕەکەی خۆی وەک جێگرەوەی دەستنیشان کرد. بەوە بوو بە پاشایەتی میراتی، ئەگەرچی شەرعی نەبوو. کرۆمۆیل سیاسەتیەکی چاڵاکی دەرەچی وای جێبەجێ دەکرد کە ئینگلترای ڕازی کرد و وای لێکردن قبولی سیستەمی دیکتاتۆری بکەن. گرنگترین بەشی ئەو سیاسەتەش بەستنی هاوپەیمانی بوو لەگەڵ فەڕەنسا دژ بە ئیسپانیا. ئەمەش ئەو هاوپەیمانیەتە بوو کە دەرفەتی سەرکەوتن بەسەر ئیسپانیەکانی بە فەڕەنسا بەخشی و سەر لە نوێ مافی بە ئینگلترادا وەک سەردەمی ئیلیزابێت پارێزەری مەزهەبی پرۆستانتی بێت. خەڵکی هەرێمی فود لە سویسڕا داوایان کرد بچنە لای ئەوە، هێندە بەس بوو ئاماژەیەک بۆ دۆقی ساوا بکات تا چاڵاکیەکانی لە دژیان بوەستێنێت. ئینگلترا شان و شکۆی خۆی لە دەریای ناوەڕاست و لا بەردەم تونس و جەزائیردا خستە ڕوو. کاتێک کرۆمۆیل لە ساڵی 1658 میلادیدا مردن و ڕیچارد کرۆمۆیلی کوڕی بوو بە پارێزەری کۆمارەکەی، بەڵام پاش 8 مانگ دەسەڵاتداری لە مانجی مایۆی ساڵی 1659 میلادیدا دەستی لەکار کێشایەوە. ئەمە بوویە هۆی گەڕانەوەی دەسەڵاتی بنەماڵەی ستیوارت. ئینگلیز دەترسا پشێویەکی سەربازی ڕوو بدات، بۆیە شارلی دووەمی کوڕی شارلی یەکەمیان لە ساڵی 1660 میلادیدا بان کرد تا دەسەڵاتی وڵات بگرێتە دەست. بەوە بنەماڵەی ستیوارت گەڕانەوە بۆ دەسەڵات. شارلی دووەم لە ساڵی 1660 میلادی تا ساڵی 1685 میلادی فەرمانڕەوایی کرد. دواتر جیمسی دووەمی برای لە ساڵی 1685 میلادی تا ساڵی 1688 میلادی فەرمانڕەوایی کرد. ئەمەیان کاسۆلۆچیەکی دەمار گیر بوو. هەردووکیشیان هەوڵیاندا مەزهەبی کاسۆلۆچی بەسەر ئینگلیزدا بسەپێنن. ئەمە بوویە هۆی هەڵگیرساندنی شۆڕشی ساڵی 1688 میلادی. لێرەدا دابەشبوونێکی نێوان سوپا و ئەنجومەنی گشتی لە دەست کارکێشانەوەی ڕیچارد کرۆمۆیلەوە هەبوون. خودی سوپایش بۆ دوو بەش دابەش بوو، بەشی ئینگلیز و بەشی سکۆتلەندیەکان. بەشی ئینگلیزی هەوڵیدا ئەنجومەنی گشتی بەکار بخات، بەڵام سوپای سکۆتلەندی دەستی وەردایە ناو لەندەن و پارلەمانی هەڵدەوەشاندەوە و داوای پارلەمانێکی نوێی کرد.
لەو باری پشێویەدا بانکەشە خوازی شارلی دووەم دەرکەوت کە دەیوت ئەو تەنگەرەی هەڵوەشاندۆتەوە و هیچ مەرجێکیشی لەسەر دانەناوە. ئەمە یارمەتیدا تا پەیوەندی لەگەڵ پەرلەماندا بە ئازادی بهێڵێتەوە. پارلەمانیش ڕازی بوو تا بڕی 120,000 جونەیهی ساڵانەی پێ بدات تا خەرجیەکانی پێبەڕێوە ببات با بێ ئەوەی پەرلەمان بانگ بکات بۆ بەردەوامی بەرەو ڕوبەڕووبوونەوەکان تەنگژە داراییەکەی. لە سەرەتاوەوە دەرکەوت کە ئینگلترا سەردەمێکی نوێ تێدەپەڕێنێت، بۆیە وای نیشان دەدا پشتیوانی دەسەڵاتی ڕەهایەتدان نانێت بە چاودێری پەرلەمان لەسەر سیاسەتەکەی یان چاودێری وەزیران، ئەگەرچی جارجار ناچار دەبوو بۆ ئەوەی نەگاتە تەنگژە نەرمی بنوێنێت. تایبەتمەندی سەردەمی شارلی دووەم دەرکەوتنی لەسەر نوێی باسوخواسی ئاینی بوو. بەو ململانەی ئاینەی لا نێوان کڵێسای ئەنگلیاکانی دژ بە بیۆریتانیەکان ئەنجام درا، بە تایبەت شارلی یەکەم کە پشتیوانی کاسۆلۆچی بوو ئینگلیزیەکان لە ناوخۆ و دەرەوەدا دژایەتیان دەکرد. پارلەمانیش پشتیوانی کڵێسای ئینگلیزی بوو، بۆیە چەند بڕیارێکی دژ بە بیۆریتانی گرتەبەر و کارمەندانی دەوڵەتی ناچار کرد تا سوێندی دڵسۆزی بۆ کڵێسای ئەنگلیکانی بخۆن و بیۆریتانی لا گرتنە دەستی پیشەکانی حکومەت بێبەش کرد. دوای ئەوەش یاسای یەکبوونی بیر و باوەڕی دەرکرد تا ئەو سیاسەتەی پەیڕەو بکات. سەرەڕای ئەمە شارلی دووەم پێویستی بە دارایی هەبوو دنکردنی فرۆشت بە پاشای فەڕەنسا لویسی چواردەیەم. ئەمەش لە ساڵی 1662 میلادیدا بوو دوای ئەوەی کرۆمۆیل گرتبووی. ئەمەش بە بڕی 5 ملیۆن جونەیە بوو. لە ئەنجامی بەردەوامی پێویستی بە دارایی شارلی دووەم لە ساڵی 1664 میلادیدا جەنجی دژ بە هۆڵندیەکانی ڕاگەیاند و دوای 3 ساڵ ناچار بوو ڕاشکاوی یاسای دەریاوانی بەرامبەریان سوک بکات بەرامبەر بە دەستگرتنی بەسەر داگیرکەکانی ناوجیهانی نوێیان. هەمان پێویستی بە دارایی دواتر شارلی دووەمی هاندا تا لەگەڵ لویسی چواردەیەمدا دژ بە هۆڵندیەکان لە ساڵی 1970 میلادی پەیماننامەی دۆڤەر ئاو پەیمانی بەستێت و تێیدا شارل بەڵێنیدا بێتە سەر مەزهەبی کاسۆلۆچی ئەو هەڵوێستا ڕای گشتی ئینگلیزی ورژاند. بەتایبەت دوای ئەوەی شارلی دووەم بڕیاری لێکبوونی دژ بە مەزهەبە دووبەرە وەک جیابووەکانی بوێریتان و کاسۆلیک ڕاگەیاند. ئەنگلیاکانیش لە ترسی مەزهەبی کاسۆلۆچی لە بیۆریتانەکان نزیک بوونەوە، بۆیە پاشان ناچار بوو لەو بڕیاری لێکبوردنەی کە ڕایگەیاندبوو پاشگەز بێتەوە بۆ ئەوەی شا پەیوەندی خۆی بە کڵێسای ئینگلترا بسەلمێنێت. برازا گەورەکەی خۆی لە ویلیەم ئۆڕانجی هۆڵندی و دوژمنی لویسی چواردەیەم مارە بڕی. ئەمەش لە ساڵی 1974 میلادیدا بوو. دواتر لە ساڵی 1977 میلادیدا جەنجی دژ بە فەڕەنسا ڕاگەیاند. ئەنگلیاکانەکان ئەو پیلانەیان قۆستەوە کە بۆ ئاراستەکردنی گورزی توند بۆ کاسۆلۆچی ناو ئینگلترا ئەنجام دەدران. شارلی دووەم هەوڵیدا پارلەمان هەڵبوەشێنێتەوە و سەر لە نوێ هەڵبژاردننی بۆ بکات، بەڵام ئەنجومەنی نوێ توندیەکی زیاتری نیشاندا دەستی گر بەسەر ماڵ و مڵکی دۆقیۆرچی برای شادا کە بووبوویە کاسۆلۆچی پارلەمانیش بۆ بەرگریکردن لە خۆی یاسایەکی دەرکرد کە بەو پێڕێی نەدەدا باگرتنی هەر تاکێک بۆ ماوەی 24 کات ژمێر بەبێ ئەوەی ببرێتە دادگا. ئەمەش لە بەرپاراستنی خۆیان لە پیاوانی حکومەت و دەسەڵاتداری پاشا بەسەر حکومەتدا بوون. ویجس ئەمانە پشتیوانی دەستگرتنی پارلەمان بەسەر بڕیارەکانی پاشادا بوون. ئەمەیان بنەڕەتی دەرکەوتنی دوو حیزبی ناوداری ئینگلترا بوو. شارلی دووەم تا مردنی لە ساڵی 1658 میلادی دەسەڵاتێکی ڕەهای جێبەجێ دەکرد بەبێ ئەوەی کەسیش بزانێت بوو بە کاسۆلۆچی. دواتر جیمسی دووەمی برای کە کاسۆلۆچی بوو چوویە شوێنی، هەوڵیدا ئینگلترا بجێڕێتەوە بۆ مەزهەبی کاسۆلۆچی. مەزهەبی خۆیشی نەدەشاردەوە و لە نوێشکردنەکاندا بەشداری دەکرد. ئەمە ڕەڕای ئینگلترای وروژاند. جیمسی دووەم سوپایەکی بەهێزی پێکێنا و هەوڵیدا وڵات بەو سوپایە بترسێنێت. هەروەها لە کاسۆلیکەکانی لا چەند پایەکی سەرەکی ناو کڵێسای ئەنگلیاکانیدا دانا و دەرفەتی با یەسوعیەکاندا تا بێنە ناو ئینگلترا و چەند پەیوەندیەکی دۆستایەتیشی لەگەڵ پاپادا گرتە بەر و ملکەتی خۆی بۆ پاپان نیشاندا. ئەنگلیکانەکان لە ڕووی شارلی دووەمدا و دواتریش لە ڕووی جیمسی دووەمدا خۆیان گرت.
لەسەر ئەو بنەمایەی کە هەریەک لە دوو کچەکەی شوویان کردبوو بە 2 میری پرۆستانتی، کچە گەورەکەی شووی کردبوو بە ویلیام ئۆرانجی هۆڵەندی، دووەمی شووی کردبوو بە جۆرجی برای پاشای دانیمارک. بەڵام جیمسی دووەم سەر لە نوێ لە ساڵی 1688 میلادیدا ژنە میرێکی ئیتاڵی کاسۆلۆچی بە هاوسەر گرت و کوڕێکی لێبوو. ئەمە وای کرد میرانی لەسەر هێڵی میری کاسۆلۆچی بڕوات و پێشدوو خوشکەکەی بکەوێت، چونکە گەورە توورداتەکان و ئەنگلیکان، بۆریتان و ویجیز و تووریەکان پاش 10 ڕۆژ لە دایکبوونی جێگیری میسر ویلیام ئۆرانجیان بان کرد تا لە پێناو جێڕانەوەی ئازادی و پاراستنی مەزهەبی پرۆستانتیدا دەسوەردانی هەبێت. ویلیام ئۆرانج دەترسا لویسی 14ەم لە باشوورەوە لە دژی دەستور بدات، بەڵام خێراهێزە فەڕەنسیەکان بەرەو ناوچەی ڕاین لە ڕۆژهەڵات چوون. ئەمە ئازادی دا بە بزوتنەوەکەی ویلیام ئۆرانج تا دەستور بداتە ناو ئینگلترا. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. شۆڕشی ساڵی 1688 لە پەڕە 312 ویلیام ئۆرانج لە ڕۆژی 5 نۆڤەمبەری ساڵی 1688 میلادیدا بە 14,000 سەرباز و بە 600 کەسیەوە گەیشتە ئینگلترا. لە ڕۆژی 27 مانگدا گەیشتە لەندەن. هەموو وڵات لە شۆڕشدا بوو. جیمسی دووەم هاوپەیمانانی خۆی لا دەستدا بوون و لەندەنی بەجێهێشت و دواتر گیرا و گەڕێنرایەوە بۆ پایتەخت. ویلیام ئۆرانج کەوتە بارێکی سەختەوە بەرامبەر بە خەزوری و هەوڵیدا بیشارێتەوە تا شۆڕشەکە ئاشتی بێت. هەروەک ئاسانکاری بۆ کرد تا ڕابکات بۆ فەڕەنسا. ئەمەشکاری پارلەمانی ئاسان کرد تا ڕابگەێنێت جیمسی دووەم وازی لە پاشایەتی هێناوە مادام لا وڵات ڕای کردووە. بۆیە کوڕەکەشی مافی پاشایەتی نییە. بەم پێیە کورسی پاشایەتی با چۆڵی مایەوە. بۆیە پارلەمان ویلیام ماری خێزانی وەک شاو شاژنی ئینگلترا هەڵبژارد. ئەمجارەیان پارلەمان بڕیاریدا خەڵکەکەی ساڵی 1660 میلادی خۆی دووبارە نەکاتەوە کاتێک شارلی دووەمی بەبێ مەرجبان کرد بۆ دەستەڵات. بۆیە لە پێناو دیاریکردنی مافی گەل و بەدەستهێنانی بەڵێنێکی ڕەسمی پاشا بۆ ڕێزگرتنی ئەو مافە چەند لە بەرچاوگرتنێکی گرتەبەر. ئەمەش بنەڕەتێک بۆ ڕاگەیاندنی ئەو مافانەی تا سەردەمی گەورەش ئازادیدان پێدانراو بوون. لە پەرلەماندا و لە بەردەم هەموو ئەندامان و لە بەردەم ویلیام و شاژندا لە ڕۆژی 31 فێبرایەری ساڵی 1689 میلادیدا با شێوەیەکی ڕەسمی ئەوە چەسپا ویلیام با ناوی خۆی و ژنەکەیەوە ڕایگەیاند کە بەوە ڕازیە و کار دەکات بۆ پاراستنی. ئەمەش پێش ئەوەی ئەو دوانە وەک شاو شاژنی ئینگلترا ڕابگەێنرێت. شۆڕشی ساڵی 1688 میلادی شۆڕشێکی ئاشتی بوو. کۆتایی هێنا بەو ململانەی سەدەیەک بوو بەردەوام بوو لە نێوان سیستەمی پاشایەتی بانگەشەکەری دەسەڵاتی ڕەها و حکمی مافی خودایی و نێوان گەلدا کە دەستی گرتبوو بە زاڵبوونی بەسەر تواناکانی و فەرمانڕەواییکردنی خۆی لە ڕێگەی نوێنەرانیەوە. بەو جۆرە ڕێبازی دەسەڵاتی گەل سەرکەوت. شۆڕشی ساڵی 1688 میلادی کۆتایی هێنا بە دابەشبوون و دووبەرەچیە سیاسیەکان و ململانێ ئاینیەکانیشی نەهێشت و ڕێبازی ئازادی بیر و باوەڕ بۆ ئەنگلیاکان و بیۆریتانیەکان بڵاو بوویەوە. بەڵام کاسۆلۆچیەکانی نەگرتەوە. ئەمەش بنەڕەتێک بوو بۆ زاڵبوونی ئاشتی لەناو ئینگلترادا. ئەمە یارمەتی ئەو دەوڵەتەی دەدات تا سەر لە نوێ لا کۆتایی سەدەی 17دا دەستور بداتە سیاسەتی ئەوروپیەوە. دواتر لە سیاسەتی ویلیامی سێیەمدا 1688 میلادی تاکو 1713 میلادی میراتگری ماری ویلیامدا باسی ئەوە دەکەین کە ئیدی ئینگلترا ڕۆڵی دەسەڵاتی ناو ئەوروپای هەبوو. کاروباری ڕێکەوتنامەی ئوترخەت و میراتگری ئیسپانی ساڵی 1712 میلادی یەکلات دەکردەوە. لە ڕووی سیستەمی پاشایەتیەوە دواتر لە ساڵی 1714 میلادیدا میر جۆرجی هەڵبژێردراوی هانۆڤەر هات کە ئەویش سەرەتای دەسەڵاتی بنەماڵەی هانۆڤەر بوو لە ئینگلترادا. سەردەمی دەسەڵاتی شاژنە ئان دامەزراندنی شانشینی یەکێتی گەورەی بەریتانی بەخۆیەوە دی. ئەمەش لە ڕێگەی یەکانگیرکردنی شانشینی ئینگلترا و شانشینی سکۆتلەنددا دوای ئەوەی ئەو پەیوەندیان لە سەدەی 17دا
تەنها پەیوەندیەکی شەخسی بوو خۆی دەبینیەوە و لە بوونی یەک پاشا بۆ هەر یەک لەو دوو دەوڵەتە. ئەمەش لە 25 مارسی ساڵی 1707 میلادیدا و لەسەر بنەمای ئەوە بوو کە سکۆتلەندا کڵێسای بیۆریتانی و یاسا و دادگاکانی خۆی لەلایەکەوە دەپارێزێت. لەلایەکی دیکەشەوە لەسەر بنەمای بوونی یەک پارلەمان بۆ نوێنەرانە و لۆردانی هەریەک لە ئینگلترا و سکۆتلەندا. ئەو بارە نوێیە زۆربەی کێشەکانی لەناو برد و دانیشتوانی بەریتانیای گەورەی هەندا تا تاو بدەنە چاڵاکی بنیادی خۆیان. ئەمە یارمەتیدان تا دواتر لەو دی و دەریاکانەوە ئیمپراتۆریەتێکی ئیستیعماری دابمەزرێنن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. باسی سێیەم زاڵبوونی فەڕەنسا لاپەڕا 314. سیستەمی دەسەڵاتی ڕەها لەسەر چەند بنەڕەتێکی چەسپا و لە نیوەی یەکەمی سەدەی حەڤدەهەم لە سەردەستی لوی 13دا 1610 میلادی تاکو 1642 میلادی بەهۆی گاردیناڵ ڕیشێلیۆی وەزیریەوە دانرا. ئەمەش درێژە پێدەری هەوڵەکانی هینری چوارەم بوو. لێرەدا چەندین ناڕەحەتی بەرەوڕووی ئەو کردارە بوونەوە، بەتایبەت لە ساڵانی یەکەمدا. لەوانە لاوازی فەرمانڕەوایان و هەڵوێستی دوژمنکاری هەریەک لە خانەدان و پرۆستانتەکان. ڕیشیلیۆ توانی لە سەرەتای گەیشتنی بە وەزارەت لە ساڵی 1624 میلادیدا چاڵاکی و هیندری خۆی بخاتە کار تا ڕیزی دەسەڵاتی ڕەهای پاشا بەسەر هەمواندا بچەسپێنێت. لەگەڵ ئەمەشدا لە دوای سەردەمی شالووی 13هەم و لە سەرەتاکانی سەردەمی لوی 14م لە کاتی وەزارەتی گاردیناڵ مەزران 1642 میلادی تاکو 1661 میلادی و لە ئەنجامی بێهیوای خەڵک و توندی سیاسەتی پارلەمانی پاریس و چاوچنۆکی دۆخی کۆندیا بارگرژی بەردەوام بوو. ئەمە وای کرد ئەو ململانێنە تا ساڵی 1652 میلادی بەردەوام بن و لە ئەنجامدا کۆتا بربەستەکانی بەردەم دەسەڵاتی ڕەهای پاشایانی فەڕەنسا تێکشکا. بەو جۆرە شانشینی دەستی ئازاد بوو تا بە شێوەیەکی ڕەها هەموو وڵات لەناو خۆوە ڕێک بخات، هێزێکی سەربازی خاوەن بەهای خۆی دابمەزرێنێت و ڕێبدات با سەپاندنی سیاسەتی خۆی و سەلماندنی زاڵبوونی بەسەر وڵاتانی دیکەدا. لە کاتی مردنی هینری چواردەیەمدا لە ساڵی 1610 میلادیدا لویسی 13هەمی کوڕی لە تەمەنی 9 ساڵیدا بوو. بۆیە خرایە ژێر وەسیەتی دایکی. ئەو وەسیەتە لەسەر کورسی دەسەڵات بە توندی بەرەو ڕووی هەڵوێست بوویەوە، بەتایبەت کە مێردەکەی لە پێش مردنی کاروباری وڵاتی لە ژنەکەی تێگەیاندبوو. ئەو ژنەش پەنای بردا بەر وەزیرێت تا بەڕێوەچوونی کاروباری بۆ ئاسان بکات. ئەو وەزیرەش ئیتاڵی بوو. ئەمە بوویە هۆی ئەوەی ئامۆزاکانی شای بچووک لە دژی بوەستن. بەتایبەت دۆخ کۆندیا وەزیری تۆمەتبار کرا بەوەی لە داهاتی وڵات دەبات. ئەنجومەنی چینەکانی گەل لە پاریس لە ساڵی 1614 میلادیدا کۆبوویەوە دابەش بوون لە نێوان نوێنەرانی خانەدانەکان و نوێنەرانی چینی سێیەمدا لەسەر مەسەلەی نازنا و بەخشین بە ژمارەیەک لە کەسانی چینی سێیەم دروست بوو. کاتێک ئەندامانی ئەنجومەن خەریک بوو بە یەکتردا بدەن، بڕیاردرا کۆبوونەوەکانی ئەنجومەنی چینەکانی گەل بوەستێنرێت بە شێوەیەک شادەسەڵاتی ڕەهای هەبێت. ئەنجومەنی چینەکانی گەلیش لە کارکەوتوو بێکۆبوونەوە بێت. ئەمە تا هەڵگیرسانی شۆڕشی فەڕەنسی ساڵی 1789 میلادی بوویەوە. تەنانەت دوای ئەوەی ماری لە ساڵی دواتر دەسەڵاتی لەدەستدا، فەڕەنسا چوویە نێو ململانێکی توندی نێوان کاسۆلیک و پرۆستاتەکان و کاریگەری هەبوو لەسەر سروشتی بارودۆخ و هێزەکانی ئەوێ. ئەمەش بە هاتنی ڕیشیلیۆ بۆ وەزارەت لە ساڵی 1624 میلادی و ساڵانی دواتریشدا. ڕیشیلۆ بنەمایەکی بۆ خۆی دانابوو. ئەویش دژایەتی دانانی هی کۆنۆت بوو بۆ دەسەڵاتێک کە بەشداری بکات لە دەسەڵاتی ڕەهای پاشادا یان دەسەڵاتی لە گەڵدا دابەش بکات. چونکە ڕیشیلیۆ بڕیاری دابوو کۆمەڵی هیکۆنۆت داڕمێنێت و باڵایی گەورە سەرکردەکان کەم بکاتەوە و هەموو هاوڵاتیان بەرامبەر دەسەڵاتی ڕەهای پاشا دابنێت. ڕیشیلیۆ لەمەدا سەرکەوتوو بوو توانی هێزی دەرەچی فەڕەنسا بجێڕێتەوە. دواتر ڕیشیلۆ کەوتە ڕێخستنی کارجێڕی و دانانی سوپایەکی بەهێزی خاوەن ئازادی زۆر. دوای ئەوەی پێشتر ژمارەی سوپا لە ساڵی 1610 میلادیدا لە 10,000 کەس تێنەدەپەڕی.
لە ساڵی 1629 میلادیدا گەیشتە 60,000 کەس و لە ساڵی 1640 میلادیدا گەیشتە 142,000 پیادە و 22,000 سوارە دەریاوانیش بەش و ژمارەی ڕووی لا زیاد بوون کرد. کەشتیگەلی ڕۆژ ئاوای زەریای ئەتڵەستی و کەشتیگەلی دەریای ناوەڕاستیش هەبوو. ڕیشیلیۆ بارودۆخی کارجێڕی جێڕایەوە و هەوڵی چاکردن و زیادکردنی دەسەڵاتی مرکزی بەسەر هەرێمەکانی خستە گەڕ و قەڵەمڕەوی ناوچەی فەرمانڕەوایانی لەناو برد. دەستەی سەرەکی حکومەتیش ئەنجومەنی پاشایان ئەنجومەنی دەوڵەت بوو کە ڕیشیلیۆ لە ساڵی 1630 میلادیەوە هەوڵیدا ڕێکی بخاتەوە و بۆ یەکەم جار بوو وەزیری جەنگ و وەزیری کاروباری دەرەوە لەخۆ بگرێت. سەبارەت بە هەرێمەکانیش کە جیرۆدەی ململانەکانی قەڵەمڕەو و جەنگە ئاینیەکان بوون، ڕیشیلیۆ هەوڵیدا دەسەڵاتی فەرمانڕەواکانی و سربەخۆیان کەم بکاتەوە و دووبارە ملکەتی دەسەڵاتی پاشایەتیان بکاتەوە. بۆ ئەمەش بانگی دەکردن و هەرێمە و هەرێمی پێدەکردن تا لەژێر سای دەسەڵاتی پاشایەتیدا بن، هەروەک پیشەی چاودێرانی هەرێمی دانا. ئەمانە جارجار بەبێ ملکەتی فەرمانڕەوای هەرێمەکان چاودێری کاری ئەو فەرمانڕەوایەیان دەکرد. سەبارەت بە پەرلەمانیش ڕیشیلیۆ پارێزگاری لێ دەکرد و با شێوەیەکی تایبەت گرنگیدا بە پەرلەمانی پاریس کە ڕۆڵێکی گرنگی لە ژیانی پایتەختدا دەبینی لە کاتی جەنگە ئاینیەکاندا. ئەگەر پەرلەمان جارجار ناڕزایی لە دەسەڵاتەکانی ڕیشیلیۆ هەبوو، ئەوە ڕێی کارکرد و چاوخشانەوەی چەندین جارەی پێدا بوو. دوای دوورخستنەوەی لایەنە سربەخۆکان تا ئەوەی کاری سەرەکی بوو بە جیاکردنەوەی کێشەکانی ململانێکاران. بەو جۆرە پارلەمانەکانی فەڕەنسا و بەتایبەت پارلەمانی پاریس زیاتر لەوەی دەستەیان ئەنجومەنی یاسادانان بن بووبوون بە دادگا. هەموو ئەمانە دەسەڵاتی مرکزی و ڕەهای شای ناو فەڕەنسایان زیاد کرد. کاتێک لە ساڵی 1642 میلادیدا گاردیناڵ ڕیشیلیۆ مرد، لوی 13 ڕایگەیاند کە درێژە دەدات بە هەموو ئەو پرۆژانەی لەگەڵ ئەودا لە کاروباری ناوخۆی و دەرەچیدا بڕیاری لەسەردا بوون. ئەو کەسەش کە گاردیناڵ ڕیشیلیۆ هەڵی بژاردبوو بانگهێشتی کرد تا کارەکە تەواو بکات. ئەویش گاردیناڵ مەرزان دەبوو. لویس پاش 7 مانگ لە 14 مایۆی ساڵی 1633 میلادیدا مرد و منداڵێکی کەمتر لە 5 ساڵەی بەجێهێشت کە دواتر بوو بە شالویسی 14. لویسی 13 وەسیەتی کردبوو ژنەکەی ئانی نەمساوی ببێتە وەسی لویسی 14 کوڕی و لەگەڵ ئەوەشدا ئەنجومەنێکی وەسی لەگەڵدا دانا. بەڵام پەرلەمان بڕیاریدا شاژنی دایک بە هەموو دەسەڵاتەکانەوە ببێت بە وەسی، وەتا بەبێ بوونی ئەنجومەنێک کە لەوەدا بەشداری بکات. شاژنیش ئای دوژمنی گاردیناڵ ڕیشۆلیۆ بوون. لەگەڵ ئەمەشدا گاردیناڵ مەزرانی وەک سەرۆکی ئەنجومەنی دەوڵەتیگان حکومەت دەست نیشان کرد. مەزران با ڕەگەز ئیتاڵی بوو. ئەو ناسنامەی فەڕەنسی لە ساڵی 1639 میلادیدا بەدەستێنا، چونکە لە پیاوانی پاپا بوو. لە هەموو شتێکدا لە ڕیشیلیۆ جیاواز بوو. کاتێک ڕیشیلیۆ سەرباز بوو، پاسەوانێکی زۆر بە دوایدا داهاتن و دەربارەی پاشایەتی هەبوو. مەزران کەسێکی سادە و خاچی بوو، هەمووانی دەدواند و لەگەڵیاندا دادەنیشت و هیچ ژیانێکی سەربازی نەبوو. بەڵام لە دیبلۆماسیەتدا بەهێز بوو. بە ئاستێک لە سەر و ڕیشۆلیۆوە بوو. لە ڕوانگەی کارجێڕیشەوە نەدەگەیشتە ئاستی ڕیشیلیۆ. بەو جۆرە مەزران دەبوو بەرەو ڕووی بارودۆخی ناو فەڕەنسا بێتەوە دوای ئەوەی هەریەک لە ڕیشۆلیۆ و لویسی 13 مردن. بارودۆخەکان بۆ ئەو سەخت بوون. جوتیاران زۆرینەی گەل بوون و لە بارودۆخێکی سەختدا دەژیان. ئەمەش لەبەر ئەو بازە زۆر و سەختانەی کە دەیاندا. دارایی لە بارێکی خراپدا بوو، بەتایبەت کە بانقەکان هاوردە و داهاتیان زیاتر دەکرد. مەزران هەوڵیدا دارایی چاک بکات. هەروەک هەوڵیدا چەند بازێکی نوێ بسەپێنێت تا ئەو بازانە بوون بە بنەڕەتی وەستاندنی هەریەک لە پەرلەمان و دواتریش کۆمەڵێک لە سەرکردەکان دژ بە مەزران و سیاسەتەکەی و هەوڵیاندا لە ڕێگەی ئەو ناڕەزاییەوە مەرجەکانی خۆیان بەسەردەسەڵاتی ڕاهاییدا بسەپێن و دواتریش بەشێک لە دەسەڵاتی ونبوونیان بجێڕنەوە. بزوتنەوەکە بە ڕێبەری کۆمەڵێک لە کەرمەندان و دادوەرانی پارلەمانی پاریس دەستی پێکرد. ئەمانە ئەوانە بوون کە ڕیشۆلیۆ دەسەڵاتی نەهێشت بوون. بەڵام ئانی نەمساوی پاش ئەوە بۆ گۆڕینی وەسیەتی مێردەکەی پەنای بردە لای ئەوان ئەم کارە هیوایەکی پێبەخشین تا دەسەڵاتی لە دەستویان بجێڕنەوە. هەندێ دادوەری پارلەمانی پاریس ناڕەزاییەکانی خۆیان لە پەرلەماندا بەرامبەر سەپاندنی باجە نوێکان دەربڕی. کاتێک مەزران سوور بوو لەسەر پێویستی دانی ئەو باجانە،
ئەندامانی پارلەمان بڕیاری پێویستی کۆبوونەوەیان لە هۆڵی قەدیس لویس دەرکرد تا پێکەوە لە کێشەی چاکسازی شانشیندار ڕاوێژ بکەن. ئەمەش لە 11 مایۆی ساڵی 1648 میلادیدا بوو. سەرەڕای ئەو ژنە ووسی ڕێی لەو کۆبوونەوەیە گرت، بەڵام کۆبوونەوە و دەقێکیان دەرکرد کە 27 مادەی لەخۆ دەگرت. واتەیدا داوایان کردبوو پایەکانی چاودێران لا ببەن و بەبێ ڕەزامەندی پەرلەمان باج نەسەپێنرێت و هیچ کەس بەبێ دادگاییکردن زیاتر لە 24 کاتژمێر بەند نەکرێت. ئامانج لەو بڕیارانە سنووردارکردنی دەسەڵاتی ڕەهای شا بوو، هەروەک لە ئینگلترا ڕوویدا. جەماوەر لە پاریس بەو بڕیارانە سەریان سوڕما. دۆقی کۆندیا لەو کاتەدا بەسەرهێزە ئیسپانیەکاندا سەرکەوت و هات تا پاڵپشتی دەسەڵاتی شانشین لە پاریسدا بکات و حکومەت بڕیاری گرتنی چەندین ئەندامی پەرلەمانی دەرکرد. بەمە لە پاریسدا شۆڕش بڵاو بوویەوە و جەماوەر کەوتنە دامەزراندنی سەربەستی دار و بەرد و بەرمیل و داخستنی شەقامەکان تاڕێ بە کۆندیە نەدەن دەست بگرێت بەسەر پایدەختدا و قسەی شانشینیان بەسەردا بسەپێنێت. هەروەک گەماڕۆی خودی کۆشکی شایاندا وەیسیش ناچار بوو پاشەکشە بکات و بڕیاری ئازادکردنی بەندکراوانی دەرکرد. پاش بەستنی ڕێکەوتنامەی وستیڤالیا هەموو هێزەکانی دۆقی کۆندیە چوون تا گەماڕۆی پاریس بدەن و شۆڕشی ئەوێ لەناو ببەن و وەسی و شای بچووچیان لە پایتەخت بەجێهێشت. بارودۆخ بەرەو دابەشبوونێکی ڕوون و هەڵگیرسانی جەنگێکی ناوخۆیی نێوان هەردوو لاچوو بە فرۆند ناسرا. ئەمەش بە دابەشبوونی ناو پەرلەمان و جەنجی نێوان هەردوو لا دەستی پێکرد و ئەو قۆناغەش ناویندرا فرۆندی پەرلەمان. بەڵام ئەو قۆناغە ماوەیەکی زۆری نەخایەند، بەتایبەت کە پیاوانی ئاینی ئەزموونی سەربازیان نەبوو، ماڵ و سامان و شمەکی پێویست بۆ بەردەوامی جەنگەکە نەبوو. نەشیان دەتوانی ئەو ڕۆڵە ببینن کە پەرلەمانی ئینگلیزی بینی، بەتایبەت کە دەسەڵاتەکانیان دادوەری بوون، بۆیە هەرێمەکان گوێیان بە بزوتنەوەکەیان نەدەدا. ناچار پاش کەمتر لە 3 مانگ ناچار بوون داوای ڕێکەوتن بکەن. بەڵام دوای ئەوە بزوتنەوەکە گەشەی کرد و چوویە سنووری فرۆندی سەرکردەکانەوە. گۆندیش هەڵوێستی بەرهەڵسکاری ڕاشکاوانە دش بە مەزرانی گرتەبەر و هەوڵیدا بچێتە شوێنەکەی ئەو. بەڵام شاژم بڕیاریدا بیگرن و بەندی بکەن. بەمە دەوروبەر و شوێنکەوتوەکانی کەوتنە ورژاندنی هەرێمەکان، هەروەک سەر لە نوێ پاریس و پارلەمانی ئەوێ وروژان. ئەمە مەزرانی ناچار کرد تا ئەوێ بەجێ بهێڵێت و دۆقی کۆندیا ئازاد بکات و لە ساڵی 1651 میلادیدا پاشای کشەی کرد بۆ کۆلۆنیا لە ئەڵمانیا. و شاژنی دایکیشی لا گەڵدا بوو لا دەرەوە کاروباری بەڕێوە دەبرد. مەترسیەکانی دۆقی کۆندیا زیادیان کرد و لەگەڵ پەرلەمان کەوتنە دژایەتی و هاوپەیمانیەتی بەهێز لەگەڵ پاشای ئیسپانیادا بەست و مەزران باسوپایەکی بچووک و با سەرکردایەتی ماریشال تورین لە ساڵی 1651 میلادی گەڕایەوە و هێرشی بردە سەر دۆقی کۆندیا و جەنجێکی قورس لە سەر شۆڕەکانی پاریس ڕوویدا و خەڵکی پایتەختیش ئامادە نەبوون یارمەتی پێشکەش بە هێزەکانی دۆق کۆندیە بکەن. ئەویش ناچار بوو لەوێ دەربچێت و لە دەرەوە بژیت. تا لە ساڵی 1659 میلادیدا ڕێکەوتنی بڕانس بەسترا. مەزران توانی لەناو خۆدا کارێکی گرنگ بکات. ئەویش دانانەوەی چاودێرانی سەر هەرێمەکان بوو. بەڵام ئەوانە بوون بە چاودێری بەردەوامی پاشا لەنێو هەموو هەرێمێکدا لە دوای ئەوەی پێشتر جارجارە لە پایتەختەوە دەچوون و دەگەڕانەوە. سەرڕای گەنج و بارگرژیەکان مەزران توانی سامانێکی زۆری نزیک بە 50 ملیۆنی ئەو کات کۆ بکاتەوە. ئیدی لە کۆتای سەردەمەکەیدا بەنزیکەی 300 پاسەوانی پیادە و ژمارەیەک سواربوونی دەربارێکی زیاتر لە دەربارەی ڕیشۆلەوە دەژیا. لە کۆشکەکەیدا ئاهەنگی دەجێڕا. ئێستا ئەو شوێنە لە پاریس کتێبخانەی نیشتیمانیە. لەو ئاهەنگانەدا چەندین دیاری هونەری و لەوحە کۆ دەکرانەوە. ئەوانە دواتر بوون بە بنەڕەتی پێکێنانی مۆزەخانەی لۆڤەر. بەڵام وێرانی لە سەردەمی ئەودا فەڕەنسای گرتەوە و ڕێکەوتنی وستیڤالیا هات تا ژمارەی بێکاران زیاتر بکات و لە هەموو شوێنێکدا برسێتی بڵاو بێتەوە. ئەو بارە خراپە ئابووری و کۆمەڵایەتیە ئەنجامە سیاسیەکانی خۆی بەخشی و فەڕەنسای لە بارێکی دارماندا بەرەو ملکەتی دەسەڵاتی ڕەها و خۆسەپێنی پاشایەتی برد. کاتێک لویسی چواردەیەم گەیشتە تەمەنی پێگەیشتن و دەسەڵاتی شانشینی خۆی گرتە دەست، بارگرژی و پشێوی سەردەمی منداڵی بیر نەدەچوو کە چۆن ناچاریان کرد لە پایتەخت ڕابکات. بۆیە بڕیاریدا پشێوی لە هیچ بەشێکی وڵاتدا بە درێژایی ماوەی دەسەڵاتی نەهێڵێت. با لەو پێناوەشدا هەر باجێک بدات و بە هەر بەهایەک بێت.
ئەو بە واتای تەواوی خۆی پاشایەکی ڕەها بوو. فەڕەنسیەکانیش پێویستیان بە حەسانەوە هەبوو جگە لە گوێڕێڵی و ملکەز بوون بۆی هیچ هیوایەکی دیکەیان نەبوو. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پاشایەتی ڕەها لاپەڕا 321. لەو کاتەوەی مەزران مرد لویسی چواردەیەم وەزیرەکانی خۆی کۆ کردەوە و پێی ڕاگەیاندن کە لەو ڕۆژەوە خۆی سەرۆک وەزیرانە و ئەوانیش باپێی داوای ئەو ڕاوێژی پێشکەش دەکەن. داوایشی لێکرتا بەبێ ڕەزامەندی ئەو هیچ شتێک ئیمزا نەکەن. بەو جۆرە بوو بە پاشاوە دەسەڵات لا دەست ئەودا بوو. تەمەنی ئەو کاتیشی 22 ساڵ بوو. 8 مارسی ساڵی 1661 میلادی تا تەمەنی 77 ساڵی. 1 سپتێمبەری ساڵی 1715 میلادی فەرمانڕەوایی کرد. با درێژایی ئەو 55 ساڵە لویس لەسەر هەمان سیاسەت چوو. خۆی پاشا و دەسەڵاتدار بوو. لە تەمەنی 16 ساڵیەوە ئەو لەگەڵ کاروباری وڵاتدا تێکەڵی هەبوو. بۆیە شارەزایی باشی بە کاروباری دەسەڵات و سوپا و سیاسەتی دەرەچی هەبوو. لویسی چواردەیەمەر لە منداڵیەوە وێنەیەکی بەخۆی بەخشی بوو کە شیاوی پادشاییە. چی بکات و ئەو بە مافێکی خودایی تاجی لەسەر ناوە و لا وڵاتدا نوێنەری خوایە. هەوڵیدا ئەو ئاراستە و دیوانە بە کوڕەکەی ببەخشێت. هەروەها وەک کار و ئیش سەیری پاشایەتی دەکرد. بۆیە سوور بوو لەسەر بینینی هەموو شتێک لە بەیانی و ئێوارانی هەموو ڕۆژێکدا بۆ لێکۆڵینەوە لە کاروباری وڵات و پشکنین و بڕیاردان تێیدا کاتی دەبردەسەر. لەگەڵ ئەمەشدا ژیانی ناو کۆشک لە سەردەمی ئەمدا چاڵاک بوو. پاش ئەوەی کە چرای کۆشک لەگەڵ جەنگە ئاینیەکاندا کەس بوو. لویسی چواردەیەم گیانێکی نوێی با کۆشتی پاشایەتی نێوکۆشتی فەرسای بەخشی. سەرکردە و خانەدانەکان بۆ ئامادەبوون لە دەوری و گرتنەبەری ئەو ئاهەنگانەی بەسەر هەموواندا سەپاندبووی چێبڕچەیان دەکرد تا لە بەیانیەوە بۆ ئێوارە بەردەوام بن. بۆیە ئەوە بوو کە بنەڕەتەکانی ئەنکیتی لە فەڕەنسا و جیهاندا دانا. هەموو سەرکردە و خانەوادەکانی کۆشکەکەی زامنیان دەکرد کە قەڵەمڕەوی خۆیان لە هەرێمەکان بەدوور بگرن و تەنها دەرباری دەوری بن و لە هەموو شوێنێکدا لەگەڵیدا بن هیچ دەسەڵات و قەڵەمڕەویەکیان نەبێت. لویسی چواردەیەم سیستەمێکی دەسەڵاتی دانا کە پەیوەست بوو بە خودی خۆیەوە لەوێ کارجێڕی سەربازی پاشا کە دواتر بوو لە دەستی باوڕان هەبوو. کارجێڕی مەدەنیشا کە تێیدا فشاری وەزارەت و کارجێڕیەکان هەبوو دواتر بوون بە دیوانی پاشایەتی. بەو جۆرە لویسی چواردەیەم بوو بە پاشا و فەرمانڕەوا و دەسەڵاتی ڕەها و مافی خودایی بەخۆیدا و هەموو سەرکردە و خانەدان و فەرمانڕەوا و سەرکردە سەربازیەکان ئامادەبوون شوێنکەوتەی خودی شابن. لویس لە دەسەڵاتەکەیدا پشتی بەس بە پیاوانی چینی بۆرجوازی تا خانەدانەکان لە هەر دەسەڵات و قەڵەمڕەویەک بێبەش ببن. حکومەت لە سەردەمی ئەودا حکومەتێکی تەواو مەرکەزی بوو. سەرڕای ئەوەی ڕاوێشکار و وەزیرانی کاروباری دەرەوە و جەنگ و دەریاوانی و کاروباری کۆشک بوون. بەڵام کەسیان نەیان دەتوانی بەبێ خستنە ڕووی بۆ پاشا هیچ بڕیارێک بدەن. پاشاش قسە و ڕاوێژ و نووسینەکانی لە هەموو ئێوارەیەکدا دەخوێندنەوە. وا بەپێی ڕای خۆی پێی دەوتنەوە. خودیشە بەرچاوڕون و پڕزانیاری بوو چونکە دەیخوێندەوە و گوێی دەگرت. ڕۆژانە ورد و درشتی ناو وڵاتی دەزانی و دەیزانی لا دەرەوەدا چ شتێکی گرنگ ڕووی داوە. سەبارەت بە هەرێمەکانیش ئەوە دەسەڵاتی چاودێران و پشکێنەرانی زیاد کرد تا ئەوەی بوونە نوێنەری شەخسی خۆی. هەر یەکە و لە هەرێمێکدا فەرمانی لە شاوە وەردەگرت. ئەو سیستەمە لە فەڕەنسا تا سەردەمی شۆڕشی فەڕەنسی کاری پێدەکرا. دیارترین وەزیریش کوڵبیر بوو کە کەسێکی چاڵاک و وردەکار بوو. ماوەی 16 کاتژمێر لە ڕۆژێکدا کاری دەکرد و هاوێنەی نەبوو. ئیشی تەنها سەرقاڵبوون بوو بە کاروباری وڵاتەوە. گوڵبیر ڕاهاتبوو باکاری کارجێڕی دارایی و دروشمێکی بۆ خۆی بەرز کردبوویەوە کە بریتی بوو لە گەشەدان بە سامانی فەڕەنسا تا بیکاتە دەوڵەمەندترین دەوڵەت. ئەمەش لە ڕێگەی ڕێگرتن لە درا و ماڵ و سامانی دەرەوە و دواتر ڕاکێشانی ماڵ و سامانی دەرەوە بۆ ناو وڵات. ئەمەش لە پێناو زیادکردنی ئەو داهاتانەی کە لە سیاسەتی گشتی وڵاتدا بەکاری دەهێنێت. پێیوا بوو ئەو چاڵاکیە جەنگێکی دارایی و فەڕەنسا لە نێو وڵاتاندا سەربەرز دەکات. بۆیە کەوتە ڕێخستنەوەی دارایی و گەشەدان بە پیشەسازی و زیادکردنی قەبارە و چاڵاکی بازرگانی. سەبارەت بە دارایی لەسەر ئەو هێڵە گشتیانە چوو کە مەزران لا سەری دەڕۆیشت بۆ پیشەسازیش فەزل بۆ گولبێر دەجێڕێتەوە کە فەڕەنسای کرد بە دەوڵەتێکی گەورەی پیشەسازی و پیشەسازیەکانی وەک پیشەسازی چنین و ڕستن و ئاوریشمیهاندا و چەند پیشەسازیەکی نوێی دامەزراند وەک پیشەسازی شوشە و تەختە و هەتا دوایی.
گوڵبیر بە نرخێکی زۆر ژمارەیەک لە هونەر پیشە و پیشە بەسازانی بیانی بان کرد و شایش سەرمایەی پێویستی خستە بەردەستە کارگەتدا بمەزرێن و کەرستەی خاو بکڕن. سەخاوەتمەنداریش دیاری با کرێکارانی لێهاتوو دەبەخشی. وەرشە و کارگە بچووکەکانی بەواتە تەواو کرد بە کارگە. مەبەستی گوڵبیر ئەوە بوو فەڕەنسا لا پشبەستن بە بەرهەمی دەرەوە ڕزگار بکات وەک هەنگاوی یەکەمی گەیشتن بەوەی لە هاوردە و ناردنی بەرهەمدا پشت بە فەڕەنسا ببەستێت. بۆیە لەو حوڕێنمایی بۆ پیشەگەران زیاد کرد و ناچاری کردن تا ناوی خۆیان لەسەر بەرهەمەکانیان بنووسن. ئەمە دواتر گەشەی سند بۆ هێمای بازرگانی. سەبارەت بە بازرگانی هەوڵیدا بەرهەمە فەڕەنسیەکان بەهۆی سەپاندنی بازی سەخت لەسەر کاڵابیانیەکان بپارێزێت لە هەمان کاتدا بازی سەر بەرهەمی فەڕەنسی کەم کردەوە وەک هاندانی بازرگانی لەگەڵ دەرەوە و هەرێمەکانی ئەودی و ڕووبار. لێرەدا چەند ناڕەحەتیەک لە ناوەخۆوە بەرەو ڕووی دەبوونەوە بەتایبەت کە پاشماوەی سیستەمی دەرەبەگایەتی هێشتا مابوویەوە و خۆی لە شێوەی چەند گومرجێکی ناوخۆ نێوان هەرێمەکان دەبینیەوە. بۆیە ئەو گومرگە ناوخۆیانەی نێوان ژمارەیەکی زۆری هەرێمەکانی لە کار خست. هەروەها گوڵبیر بازرگانی دەرەچی هاندا و کەوتە دامەزراندنی کۆمپانیای بازرگانی دەریایی لەگەڵ هیندی ڕۆژ ئاوا و هیندی ڕۆژهەڵاتی و ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست و لەگەڵ باکوور و سەنگالدا. هەموو ئەمانەشی بەستەوە بە دامەزراندنی دەریاوانیەکی بەهێزی فەڕەنسی و توانی کەشتی گەلێکی گرنگی بازرگانی دابمەزرێنێت. هەروە کەوتە دروستکردنی کەشتی گەلێکی جەنگی بۆ پاراستنی هێڵەکانی پەیوەندی لەگەڵ داگیرکەرە فەڕەنسیەکاندا بەتایبەت کەنەدا کە ئاسان دەکرا بکرێت بە هەرێمێکی فەڕەنسی. سیستەمی بەسەربازگرتنی دەریاوانیشی دانا و سندوقێکی دانا بۆ بریندارانی و خوێندنگەیەکیشی بۆ دەرچوانی ئەفسەرانی دەریایی. گوڵبیر گرنگی با کشتوکاڵدا و ئاژەڵ و وڵاغ بەخێوکردن و کشتوکاڵی و میوە و درەختی تووتی پێویست بۆ کرمی ئاریشمی هاندا. گوڵبیر لە هەموو ئەمانەدا توانی بەسەر بربەستەکانی بەردەمیدا سەرکەوتوو بێت. بربەستەکانیش سیاسەتی سەربازی لویسی چواردەیەم کە ژیانی خۆبەزلزانی دەویست ئەمەیشی بیستەوە. بەڵام لویس لە ئەنجامی سەرکەوتنەکانی ڕۆچوو بوویە نێو سەرکەشیەوە و گوێی لە هیچ ئامۆژگاریەکی مامناوەند بوونی نەدەگرت. بۆیە گوڵبیری لەناو برد. دوای ئەو لۆڤارە ناوبانجی هەبوو کە بۆ ماوەی 25 ساڵ 1666 میلادی تاکو 1691 میلادی وەزیری جەنگ بوو. 3 ساڵی دەسەڵاتەکەی لویسی بەسەر برد. تەمەنی لویس گەیشت بوویە 55 ساڵ لەو جەنگانەدا. ئەمە بوویە هۆی گۆڕانێکی تەواو لە سیستەمی سەربازی فەڕەنسادا. لە هەمان کاتدا هەمان گۆڕان لە دەوڵەتەکانی دیکەدا ڕوویدا و سیستەمی سوپا لە سوپایەکی کاتیەوە بوو بە سوپایەکی نیزامی هەمیشەیی. ژمارەی سوپای فەڕەنسیش لە کاتی جەنگی میلادگری ئیسپانیدا لە ساڵی 1970 میلادی گەیشتە 125,000 پیادە و 7,000 سوار. سیستەمێکیشی دانا بۆ مەشق پێکردن و ڕێخستنی ئەو سوپا بەردەوامە و ڕێخستنی ڕیزبەندی سەرکردایەتی تێیدا لە ڕێگەی لیستی لە پێشبوونی ئەفسەران کارجێڕی جیازیای ئامادەسازی و کاروباری کارجێڕی و نەخۆشخانەکانی مەیدانیشی دانا. لۆڤا بەرگێکی سەربازی بۆ هەموو سەربازان دانا و لەسەر بنەمای خۆبەخشی لە بەرامبەر موچە و ملکەچی بۆ پیشەی سەربازی هەنگاوی دەنا. هەروەها دوو چەکی نوێی داهێنا. چەکی تۆپ و چەکی ئەندازیاران کە گرنگیدان بوو لە قایمکار با درێژایی سنوورەکانی فەڕەنسا. لە نێو پیاوانیشدا ماریشاڵ قۆبان دیار بوو. قۆبان توانی چەند گۆڕانێک لە چەکدا بکات. بەتایبەت لە تفەنگدا بە جۆرێک وای لێکرد قورسی کەمتر و کارامەیی وەشاندنی گولەی زیاتر بێت. بۆ هەر تفەنگێکیش خەنجەرێکی دانا تا لە کاتی تێکچڕاندا یارمەتی سەرباز بدات. هەموو ئەو پێناوە سەربازی و ئابوریانە یارمەتی لویسی 14هەمیاندا تا سیاسەتەکەی پەیڕەو بکات و جەنگەکانی خۆی لە ئەوروپادا ئەنجام بدات. دوجار پێویستە باسی ئەوە بکەین کاروباری ئاینی لە سەردەمی لویسی 14هەمدا گرنگی تایبەتی خۆی هەبوو. بەوەی لە سەربنەمای سەربەخۆیی کێشا چوویە پێکدادان لەگەڵ پاپادا و ململانەی لەگەڵ جانسینیستەکاندا. ئەمانە شوێنکەوتەی قەشە ئۆکستین بوون. بەوکارەی مەڵبەندی ئەمانەی وێران کرد و سیستەمەکەیانی لەکار خست. دوجاریش پرۆستانتەکانی چەوساندەوە و مەرسومی نانتی لەکار خست و هەوڵیدا بۆ کارکردنیان بە کاسۆلیک هێز بەکار بهێنێت. هەروەها هەوڵیدا نەوەکانیان لە تەمەنی منداڵیەوە بەزۆر بکات بە کاسۆلۆچی. ئەوانیش لە پیشە گشتیەکان و پەیڕەوی پیشەی پارێزەری و پزیشکی بێبەش بکات. دواتر هەوڵیدا ناچاریان بکات تا هێزە سوارەکانی گوند و ماڵەکانیان بە خەرجی خۆیان زیاد بکەن و یارمەتیان بدەن.
ئەو سوارانەیش بۆ کردنیان بە کاسۆلۆچی بە هەموو شێوە و پێناوێک و فشاری پێویستوندیان لە دژ بەکاردەهێنان. ئەمە بوویە هۆی ئەوەی زۆرێکیان بستنە سەر مەزهەبی کاسۆلۆچیەوە، هەندێکی دیکەشیان ببرێنە ناو کەشتیەکان و زۆرێکیان کە بە هەزاران کەس دەبوون کۆچ بکەن بۆ ئینگلترا و بەرلین کە دواتر بوو بە پایتەختی پرووسیا. هەموو ئەمانە یارمەتی دەرمون تا شاهەز بەوە بکات فەرمانڕەوایی گەلانێکی یەکدەنگ دەکات و هیچ بەرهەڵستیکاریەکی دەسەڵاتەکەی لەناو وڵاتدا نییە. بە درێژایی سەردەمی لویسی چواردەیەم فەڕەنسا پێگەی یەکەمی نێودەوڵەتانی ئەوروپای گرت بوو، بەهێزترین شانشین و مەڵبەندی سیاسەتی گشتی بوو. کاتێک لە دەرەوە ناوی شا دەهات باواتەی شای فەڕەنسا دەهات. لویسی چواردەیەم لە سەرەتای دەسەڵاتیەوە گرنگیدانی خۆی نیشاندا بۆ ئەوەی باڵوێزی هیچ دەوڵەتێکی بیانی پێش باڵوێزی فەڕەنسا لە هیچ پایتەختێکدا نەکەوێت. کاتێک ئینگلترا بانگەوازی دەکرد بۆ پێویستی ڕێزگرتنی کەشتیە بیانیەکان بۆ ئاڵای کەشتیە ئینگلیزیەکان، لویسی چواردەیەم ئەوەی پێ قبول نەبوو، بەڵکو سوور بوو لەسەر ئەوەی کەشتی ئینگلیز بۆ ڕێزگرتنی ئاڵای فەڕەنسی ڕێز بنوێنێت. پاشان کەشتیە فەڕەنسیەکان وەڵامی ئەوە بدەنەوە. دەکرێت ئەو جەنگەی لویسی چواردەیەم ئەنجامیدا بۆ زنجیرەیەک دابەش بکەین. ڕۆڵی یەکەمی لە ساڵی 1667 میلادی تا ساڵی 1668 میلادی بوو. پاشان قۆناغی جەنگ لەگەڵ کردن بوو لەگەڵ هۆڵەندا لە ساڵی 1675 میلادی تا ساڵی 1678 میلادی. دوجار جەنگی میلادگری یابانی لە ساڵی 1701 میلادی تا 1714 میلادی. دەکرێت سیاسەتی دەرەچی تایبەت بە لویسی چواردەیەم با دوو قۆناغی تایبەت جیا بکەینەوە کە شۆڕشی ساڵی 1688 میلادی لە ئینگلترا لە یەکتریان جیا دەکاتەوە. مشتومڕ لەسەر ئەوە نییە کە لویسی چواردەیەم دەستی گرتبوو بەسەر ئەوروپادا و کۆمەڵێک فراوانخوازی بە فەڕەنسا بەخشی بوو کە ڕووبەری فەڕەنسای زیاد کردبوو. لە ساڵی 1688 میلادی بەدوادا تا ساڵی 1714 میلادی ماوەی جەنجی دژە بە کۆمەڵەی ئۆکریزک و جەنگەکانی میلادگری ئیسپانی بوو کە دەسەڵاتی لویسی چواردەیەم لەگەڵ ئەو جەنگانە مەسەلەی میلادگری ئیسپانیایان وەک لەو کاتەدا ناوی لێنرا بوو کێشە گەورەکە. ئامانجەکانی لویسی چواردەیەم لەو جەنگانە بە جیا کۆتا جەنجیان کە جەنجی میلادگری ئیسپانی بوو بریتی بوو لە پێویستی داگیرکاری فەڕەنسا بۆ هەموو ئەو هەرێمانەی کە لە سەدەکانی کۆن لە گەڵیدا هەیبوون، چونکە ئەو دەیویست هەموو ئەو هەرێمانەی لە ڕابردوودا بەشێک بوون لە فەڕەنسا لەگەڵ هەموو ئەو وڵاتانەی خەڵکەکەی سەر بە فەڕەنسا و بە زمانی فەڕەنسی قسە دەکەن، ئەگەرچی لەژێر دەسەڵاتی فەرمانڕەوایی فەرمانڕەوایانێکی بیانیدا بن، هەموو ئەو ناوچانە بجێڕێتەوە بۆ فەڕەنسا. بە کورتی لویسی چواردەیەم دەیویست یەکێتی فەڕەنسا لە ڕێگەی ئەنجامدانی جەنگ و گرتنەخۆ سنوورە سروشتیەکانی تەواو بکات. بەدیهێنانی ئەو پرۆژەیەش پێویستی بەوە بوو زەویە نزمەکان و فرانش کونتیە و لۆرین و شاڤا بگرێت. فرانش کنتیە و هەرێمە نزمەکانیش سەر بەشای ئیسپانیا بوون. لویس دەیوت مافی ئەوە وەک مافێکی سروشتی ژنەکەی ماریا تریزای کچە گەورەی فیلیپی چوارەم و میراتگرەوەی شەرعی پاشای ئیسپانیا پێویستە وەربگیرێتەوە. سەبارەت بە لۆرین و سافۆیش دەیویست بە ئاڵوگۆڕکردن لەگەڵ چەند ناوچەیەکی سەرەکی میراتگری ئیسپانی گەورەدا بەدەست بخات. بەو جۆرە مەسەلەی میراتگری ئیسپانی بەردی کونجی سیاسەتی لویسی چواردەیەم بوو. با درێژایی ماوەی دەسەڵاتی لویس نەیتوانی هەموو ئەمانە بەدەست بهێنێت. ئەو بەرەو ڕووی چەند بانگەشەیەکی نەیاری بوویەوە کە لیۆپۆلۆدی ئیمپراتۆری ئەڵمانیا و مێردی کچی دووەمی فیلیپی چوارەم و خوشکی ژنی لویسی چواردەیەمی پێش دەخست. هەروەک نەیاری دراوسێ هۆڵەندیەکان و ئینگلیزی بەدی کرد کە لە زیادبوونی دەسەڵاتی فەڕەنسا دەترسان کە بەهۆی دەستگرتنی بەسەر زەویە نزمەکاندا ئەمە بووە هۆی هەڵگیرساندنی کوتڵە و دەستەکان و جەنجی هۆڵەندی و جەنجی کۆمەڵەی ئۆگزرک. پاش جەنجی سێمی دژە بە ئیسپانیا لویس نەیتوانی بەشێکی فلاندەر و فرانش کۆنتیە بداتە پاڵ خۆی. با پێچەوانەوە دەبینین لە کۆتایی دەسەڵاتیدا دەستبەرداری هەر پرۆژەیەکی فراوانکردنی سنووری فەڕەنسا بوو لە پێناو ئیسپانیادا دەجەنگا. ئەویش پێشتر بە بەردەوام لە گەڵیدا دەجەنگا و لویس نەوەیەکی خۆی دۆق ئانجۆ فیلیپی لەسەر کورسی دەسەڵاتی ئیسپانیا دانا و بە فیلیپی پێنجەم ناسرا. پاش جەنجی 13 ساڵەدا هاتوو سەرچاوەی دارایی فەڕەنسا داتەپی. لویسی چواردەیەم پشتی بەس بە کۆمەڵێک سیاسەتدار و وەزیر و سەرکردە و کەسی پیشەیی ناو جەنگ کە بەهای خۆیان هەبوو. هەروەها پشتی بەس بە چەند هێزێکی ڕێکخرا و مەشق پێکراو تا بە ئامانجەکانی بگات.
سەردەمەکەشی سەردەمی زاڵبوونی فەڕەنسا بوو لە ئەوروپا. دواتر لەگەڵ کۆتایی هاتن بە سەردەمی دەسەڵاتی لویسی چواردەیەم ئەو زاڵبوونەش کۆتایی پێهات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. باسی چوارەم جەنگەکانی میراتگیری ئیسپانی لاپەڕا 329. جەنگەکانی میراتگیری ئیسپانی چەندین ساڵ بەردەوام بوون، هەر لە ساڵی 1668 میلادی تا پەیماننامەی ئوترخەت لە ساڵی 1713 میلادی بە چەند قۆناغێکی جیاجیاشدا تێپەڕ بوون. قۆناغی بەدەستێنانی میراتی فەڕەنسی لە فلاندەر، پاشان قۆناغی جەنجی دژ بە هۆڵەندا و گەشە سندنی تا ئەوەی بوو بە دامەزراندنی کۆمەڵە یان کوتڵەی ئۆرگ زرگ دژ بە فەڕەنسا، پاشان هەڵگی ساندنی جەنگ لە دوای ئەوە لە ساڵی 1701 میلادی کە بۆ ماوەی 13 ساڵ بەردەوام بوو. لەو کاتەی لویسی چواردەیەم لە ساڵی 1661 میلادیدا دەستی کرد بە ماوەی دەسەڵاتی، هەموو سیاسەتمەدارانی ئەوروپا چاوەڕوانی کۆتایی هاتنی بە ژیانی شارلی دووەمن، کوڕی فیلیپی چواردەیەم پاشای ئیسپانیایان دەکرد و پێیان وابوو لە ئەنجامی نەخۆشی مەرجی نزیک بۆتەوە، ئەگەرچی 40 ساڵ دوای ئەوە ژیا، واتە تا ساڵی 1700 میلادی. هەردوو میراتگر دەیانتوانی بچن بۆ وەرگرتنی ئەو میراتیەی لویسی چواردەیەمی پاشای فەڕەنسا و لیۆبۆلدی ئیمپراتۆری ئەڵمانیا، هەر یەک لەو دوانەش کوڕی شاژنێکی ئیسپانی و هاوسەری و شاژنی ئیسپانیش بوون، بەوە پورزە دەردەچوون. هەر یەک لەوانە خوشکی ژنەکەی ئەوی دیکەیانی بە هاوسەرگیر گرت بوو، بەڵام هەر یەک لە ئانی و نەمساوی و ماریا تریزای خەسووی لویسی چواردەیەم پێشڕەویان بۆ مافەکانی لیۆپۆڵت دەکرد. لە ڕاستیدا ماریا تریزا لە پاش هاوسەرگیری لەگەڵ لویسی چواردەیەم لە ساڵی 1659 میلادیدا دەستبەرداری مافی میراتی ئیسپانی خۆی بوو، بەڵام ئەو دەستبەرداریە پوچ و بێواتە بوو. لەلایەکی دیکەشەوە ئەو دەستبەرداربوونە بەرامبەر بەوە بوو فیلیپی چوارەم دەبوو 500,000 جونەیهی پێ بدات، بەڵام فیلیپی ئەو کارەی نەکرد. میراتی ئیسپانی زۆر گەورە بوو، 22 تاجی لەخۆ دەگرت، بریتی بوو لە ئیسپانیا و بیلیارد و سەردینیا و مەقلیە و شانشینی ناپۆلی و فرانشکۆنتیە و زەویە نزمەکان. ئەمە سەرەڕای نیوەی ئەمریکا و مەکسیک و بەشێکی دوورگەکانی زەریای هادی و پێگەکانی ئیسپانیا لە ئەفریقیا. لویسی چواردەهەم بیری لەوە نەدەکردەوە کە هەموو ئەو میراتە بۆ خۆی ببات، بەڵکو دەیویست هەر هەرێمە فەڕەنسیەکانی ئەوێ ببات و ئەو هەرێمانە لە ئیتاڵیاوە وەربگرێت کە دەیتوانی بەرامبەر بالۆرین و ساڤوا ئاڵوگۆڕیان پێ بکات تا با یەکەتی فەڕەنسا بێتە دی. ئامادەش بوو وازلەوی دیکەی ئیسپانیا بهێنێت بۆ لیۆپۆلی ئیمپراتۆری ئەڵمانیا دوای مردنی فیلیپی چوارەمی خەزوری لویسی چواردەیەم لە ساڵی 1665 میلادیدا فەرمانی بە باڵوێزەکەی کرد تا بەستنی ڕێکەوتن نامەیەکی لەو جۆرە بۆ ئیمپراتۆر پێشنیار بکات. لیۆپۆلی دیش ڕاڕا و خەیاڵاوی بوو، بەڵام بەو پێشنیارانە ڕازی بوو. لە ساڵی 1668 میلادیدا لە ڤێننا بە پەیماننامەی دابەشکردنی دواتری میراتی ئیسپانی ئیمزا کرد. لەو کاتەدا لویسی چواردەیەم کەوتە داگیرکردنی بەشێکی ئەو میراتە کە ئەویش فڵاندەر بوو. ئەمەش وەک مافێکی ماریا ترازای ژنی و تاکە میراتگری دایک و باوکی و کوڕەکانی تری وەلانە. لە ساڵی 1667 میلادیشدا 60,000 جەنگاوەر ڕووچوونی ناو ڤڵاندەر و 60,000 جەنگاوەر ڕووچوونە ناو ڤڵاندەر و گرنگترین پێگەگانی ئەوەیان داگیرکردن و لویسی چواردەهەم هەستا و داوای لە شاژنی دایکی ئیسپانی و وەسی شارلی دووەم کرد تا دان بە واقیعەدا بنێت. لە ئەنجامی ڕاڕایی ئەو ژنەدا لویسی چواردەهەم لە ساڵی 1668 میلادیدا سوپایەکی دیکەی ناردوو لە ماوەی 2 هەفتەدا فرانش کونتیەی داگیر کرد. ئەو شاڵاوە خێرایی فلانە ڕاڕایی و ترسی هۆڵەندا و ئینگلترای لێکەوتەوە، چونکە سەیریان کرد فەڕەنسا بووە بە دراوسەیان. ئەو دوو دەوڵەتە هاوپەیمانی لاهایان لەگەڵ سوید بەزدش بە فەڕەنسا و ئەمەش لە ساڵی 1668 میلادیدا بوو. ئەوەش یەکەم هاوپەیمانێتی بوو کە بەو جۆرە دش بە فەڕەنسا ئاڕاستە بکرێت و بەڵگەی ئەوەش بوو کە دراوسەکانی دان بە هێزی زیاتری ئەو دادەنێن. ئەو دەوڵەتانە وایان نیشاندا کە حەز دەکەن بێنە نێوەندی نێوان فەڕەنسا و ئیسپانیا.
ئامانجی ناڕاگەیەندراویشیان گەیشتن بوو بەوەی لویس ناچار بکەن دەستبەرداری میراتگیری ئیسپانی بێت و ڕێی پێنەدەن بگاتە زەویە نزمەکان. لەگەڵ ئەمەشدا بەستنی ڕێکەوتنامە لە نێوەندەکان بە دوور بوو، بەڵکو ئیسپانیا ڕاستەوخۆ لەگەڵ لویسی چواردەهەمدا دانوستانەکانی کرد و دەستبەرداری فلاندەر بوو بۆی. ئەمە لە ڕێکەوتنی ئەکس لە شابیلی هەمان ساڵدا لالایەن هاوپەیمانانەوە دانی پێدانرا، بەڵام دەستێوەردانی هۆڵەندیەکان لویسی بێزار کرد. ئەمەش ئەو کات زیادی کرد کە لویس بە بڕیارە نهێنیەکانی ڕێکەوتنی لاهایزانی کە بەو پێیە هۆڵەندیەکان ئینگلترا و سویدیان بە پارە ڕاکێشابوو بۆ هاوپەیمانێتێکی بەردەوام بۆ پاراستنی ڕێکەوتنامەی ئەکس لە شابیل لویسی چواردەهەم پێیوا بوو پێویستە هێزی هۆڵەندا لەناو ببرێت وەک پێشەچیەکی پێویست بۆ داگیرکردنی زەویە نزمەکان. ئەمە سەرڕای ئەوەی مەزهەبی کاڵڤنی و سیستەما کۆماریەکەیان و حکومەتە پێکاتوەکەیان لە بازرگانانی پەنیری خۆی نەدەویست. گۆڵبیریش لە باری هۆڵەندیەکان ڕازی نەبوو، چونکە بربەستی بەردەم بازرگانی فەڕەنسی بوون لە ڕێگەی سەپاندنی گومرجی بەرز بەسەر فەڕەنسیەکاندا، بۆیە پێویست بوو بۆ گۆڕینی ئەو بارە تۆپ بەکار بهێنن. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. جەنجی دش بە هۆڵەندا لاپەڕا 332 لویس کەوتە کەنارخستنی هۆڵەندا و دوورخستنەوەی لە هاوپەیمانیەتی پێش ئەوەی چاڵاکی جەنجی لە دش ئەنجام بدات. دانوستانەکان ماوەی 3 ساڵ بەردەوام بوون و لویسی چواردەهەم توانی هاوپەیمانیەتیەک لەگەڵ ئینگلترا و هاوپەیمانیەتیەکیش لەگەڵ سوید بە هەر کامیان بەرامبەر بەوەی بڕی زیاتر لە 200,000 جونەیە بە هەر کامیان بدات لە بڕی ئەوەی هۆڵەندا پێی دەبەخشین. هەروەها توانی لەگەڵ هەڵبژێردراوی کۆلۆنیا و سەرکردەکانی ناوچەی ڕایندا هاوپەیمانی ببەستێت و بێلایانی ئیمپراتۆر لیۆپۆڵدیشی کڕی، چونکە لیۆپۆڵت پێویستی بە پارە هەبوو. لەو کاتەدا هۆڵەندیەکان سەرقاڵی بازرگانی خۆیان بوون، پارەیان لە هاوپەیمانیەتیدا خەرج دەکرد لە جیاتی ئەوەی بۆ دامەزراندنی سوپایەکی هەمیشەیی خەرجی بکەن. ئەنجومەنی هەرێمە یەکگرتوەکانیش بەرپەرچی بە سەربازگرتنی خەڵکی دایەوە. گیانی بازرگانیش زاڵ بوو تا ئەوەی بارودیان دەفرۆش بە بەکرێگیراوانی لویسی چواردەهەم، تا ئەوەی بەرەو ڕووی جەنجی لویسی چواردەهەم بوونەوە. ئەویش لە مایۆی 1672 میلادیدا جەنجی خۆی دش بە هۆڵەندا دەست پێ کرد و خۆی بە 120,000 سەربازەوە بە هاریکاری تورین و کرندیە بۆ سەرکردایەتی بە ڕێکەوتوو لە ماوەی 3 ڕۆژدا فەڕەنسیەکان هەستیان کرد بە سەر هۆڵەندیەکاندا سەرکەوتون. بەڵام هۆڵەندیەکان لە ڕۆژی 15 یۆنۆی هەمان ساڵدا ئەو بەنداوانەیان تێکشکاند کە زەویە کشت و کاڵیەکانی دەپاراست و لاڕووی دەریان نزمتر بوون. بەوە وڵات کەوتە ژێر ئاو شارەکان بوون بە چەند دوورگەیەک کە تەنها بە کەشتی پێیان دەگەیشتن. لە هەمان کاتدا هۆڵەندیەکان داوای ڕێکەوتنیان کرد بەرامبەر پێدانی قەرەبوویەکی جەنجی با بڕی 10 ملیۆن جونەیە. بەڵام لویسی چواردەهەم هەم داوای 25 ملیۆنی جونەی و چەند هەرێمێکی دەکرد، بۆیە خەڵکی باشوور بڕیاریاندا درێژە بە جەنگ بدەن و میر ول ئارابیخیان با ڕێبەری چاڵاکیەکانیان هەڵبژارد. ئەو کات تەمەنی 21 ساڵ بوو. دواتر با درێژایی ژیانی دوژمنی سەرسەختی لویس و بزوێنەری یەکەمی چاڵاکیەکانی بەرگریکاری دش بە پرۆژەکانی لویس بوو. سروشتی هاوپەیمانەتیەکان تەواو گۆڕا و چەند پەیمانێکی لویس دەستیان لێبەردرا، بۆیە ئیمپراتۆر لیۆپۆڵدا دایە پاڵ هۆڵەندیەکان، دواتر ئیسپانیا و ئیمپراتۆریەتیش دایەنە پاڵ و لەلاهای لا ساڵی 1673 میلادیدا کوتڵەیەکیان دامەزراند و جەنجی دش بە هۆڵەندا بوو بە جەنگێکی ئەوروپی. لەو کاتەدا لویس جەنجی دش بە هۆڵەندای بەجێهێشت و هەموو هەوڵەکانی خۆی لە چەند جەنگێکی گەورەی هێرشبەریدا ڕووکردە ئیسپانیا و فرانش کۆنتیەی بۆ جاری دووەم لێسەندەوە. پاشان کەوتە هێرشبرنەوەی بۆ سەر زەویە نزمەکان و لە ساڵی 1674 میلادی تا ساڵی 1678 میلادی شوێن لە دوای شوێنهێرشی دەکردە سەر زەویە نزمەکان. سەبارەت بە جەنجی دش بە ئیمپراتۆر و ئەڵمان لویس تەنها جەنگێکی بەرگریکاری ئەنجامدا. گرنگترین قۆناغیشی لە کاتی وەرزی ساڵی 1674 میلادی تا 1675 میلادی بوو، کاتێک سوپایەکی بەهێزی فەڕەنسی لە ڕووباری ڕاین پەڕیەوە و چووە ناو ئەلزاز و هێرشیان بردە سەر هێزەکانی ئیمپراتۆر و لە ستراسبۆرگ لەو چاڵاکیانەدا هەڵبژێرداوی براندبۆرگ فریدریک ویلیام هەڵبژێردراوی گەورە بەشداری کرد کە لە باسی سەدەی 18هەمدا دێینەوە باسکردنی.
هێزە فەڕەنسیەکان سەرکەوتن و زامنی سەرکەوتن بەسەر ئەلزانیسیان کرد. سەرکردەکەشی تورین بوو کە 6 مانگ دوای ئەوە مرد. سەرڕای ئەو هەوڵانەی بە خەرجیاندان جەنگاوەران هەستیان کرد هیچ تایبەتمەندیەکیان بەسەر لویسدا بەدەست نەهێناوە. بۆیە لە ساڵی 1678 میلادیدا ڕێکەوتنیان لەگەڵ بەست. هۆڵەندیەکان چەند تایبەتمەندیەکی بازرگانیان لەگەڵ فەڕەنسا بەدەستهێنا. ئیسپانیاش باجەکەیدا و ڤلاندەر و فرانشکۆنتیەی بۆ فەڕەنسا بەجێهێشت. فەڕەنساش لە ساڵی 1681 میلادیدا سرانسۆرکی دایە پاڵخۆی و کۆتایی باباری نادیاری کرداوی هێنا تا ئەڵمانیان نەتوانێت وەک بنکەیەکی ڕۆژهەڵاتی دژ بە فەڕەنسا بەکاری بهێنێت. سەرڕای ئەوەی ئەو ڕووداوانە وڵاتیان دەترسان بەڵام لە ئەنجامی ترسانیان لە سوپای فەڕەنسی نەدەجوولان. ئیمپراتۆریش سەرقاڵی هاتنی تورکەکان بوو تا ڤێننا کە لە ساڵی 1683 میلادیدا گەیشت بوونە ئەوێ. بەڵام ئەو ترسانە یاری دەدەر بوو تا هەمویان لە کوتڵەیەکی نوێی دژ بە فەڕەنسادا کۆ ببنەوە. پەیوەندی لویس لەگەڵ زۆربەی دەوڵەتانی ئەوروپی پرۆستانتی خراپ بوو. ئەمەش ئەنجامی لە کارخستنی مەراسیمەکان لە ساڵی 1685 میلادیدا. ئەمە وای لەو پاشا و سەرکردانە کرد تا بۆ دەرفەتێک بگەڕێن بۆ ئەوەی لە دژی گروپ دروست بکەن. پاشان لە ساڵی 1688 میلادیدا کوتڵەی دژ بە فەڕەنسا دروست بوو کە پاشایانی ئیسپانیا و سوید و ئیمپراتۆر و زۆرێک لە هەڵبژێردراوانی دۆخی سافوە بوون. ئەمەش ناوی لێندرا کۆمەڵەی ئۆگسبێرگ کە ئامانجی پاراستنی هاوسەنگی نێو دەوڵەتی بوو دژ بە چاڵەکیە سەربازی لە هێزەکانی لویسی چواردەهەم. ئەم کۆمەڵەیە سەرەتا بە کرێکاری بوو. بەڵام دواتر پاش ئەوەی پاپا دایە پاڵی و لە ئەنجامی دەستێوەردانی لویسی چواردەهەم لە کاروباری هەڵبژێرداوی کۆلۆنیا لە ساڵی 1688 میلادی ڕۆڵێکی باشی بینی. لەو ساڵەدا شۆڕش لە ئینگلترا هەڵگیسا و میرولیەم ئۆرانجبان کرا بۆ ئینگلترا. ویلیام دوژمنی پاشای فەڕەنسا بوو. لویس تا ئەو کاتەیش پەیوەندی و دۆستایەتی لەگەڵ ئینگلترادا هەبوو. بەڵام هاتنی ویلیامی سێم بۆ دەسەڵاتی ئینگلترا وای کرد هەموو شتێکی کوتڵەی ئەوروپی بۆ یەکسانکردنەوەی هێزی لویسی چواردەیەم بەکار بهێنێت. لویس بەبێ هاوپەیمان چووە جەنگەوە و دەبوو بەرامبەر بە هەموو ئەوروپا بوەستێت. جەنگ 9 ساڵ بەردەوام بوو. هەموو جەنگەکان لەسەر سنووری فەڕەنسیدا بوو. برانس دژ بە ئیسپانیا بوو، لەوێوە فەڕەنسیەکان هەرێمی کاتەلۆنیا و ئەلبیان دژ بە دۆقی ساڤوە و ڕاین و زەویە نزمەکانیان دژ بە ئەڵمان و هۆڵەندی و ئینگلتەراکان بەکارهێنا. لویس جەنگی بۆ فراوانخوازی نەکرد، بەڵکو لە پێناو پاراستنی دەستکەوتنەکانی و جێڕانەوەی جیمسی دووەم بۆ ئینگلترا بوو. بۆیان مەیدانی چاڵاکیەکان و زەویە نزمەکان و ئێرلەندا بوون. بەڵام لە ڕایندا فەڕەنسا ڕێگەی توندی بەکارهێنا بۆ ڕێگرتن لە پێشڕەوی هێزەکانی ئەوێ. ئەویش لە ڕێگەی وێرانکردن و چەند جار سوتاندنی ناوچەی پلاتینەکان تا بیکات بە بیابانی باکووری ئەلزاس. ئەو چاڵاکیەش پاش بڕینی دارمێوەکان و سوتاندنی کۆشی گەورەکان و گوندەکان و دەرکردنی خەڵکەکەی بوو لە ساڵی 1689 میلادیدا. یادەوەریەکانی ئەو چاڵاکیانە ماوەی زیاتر لە 2 سەدە دوای ئەوە لە بیری ئەڵمانیەکاندا مابوویەوە و هۆکارێکی ڕقبوونیان ئەوە بوو لویس شاڵاوێکی نارد بۆ ئێرلەندا و بۆ یارمەتیدانی جیمسی دووەم لە دەستگیرکردنی باسەریدا وەک ئاسانکاریەک بۆ شەڵاوبردنە سەر ئینگلترا. بەڵام جیمسی دووەم هێواشی نوان بەمە دەرفەتی بە ویلیامی سێم بەخشی تا لە ئینگلترا هێرش بکاتە سەر دوورگەکە و با گەڕانەوەی جیمس بۆ فەڕەنسا لە ساڵی 1690 میلادی کۆتایی پێهات. ساڵی 1692 میلادی جەنگێکی دەریایی لە دەریای مانشی لە نێوان کەشتیگەلی فەڕەنسی لالایەک و کەشتیگەلی ئینگلیزی و هیندی لالایەکی دیکەوە بەخۆیەوە دی و لە ڕۆژی یەکەمدا کەشتیگەلی فەڕەنسی سەرکەوتنێکی باشی بەدەستهێنا. ڕۆژی دووەم پاشا پاشەکشەی ئینگلیز و هۆڵەندیەکان چاڵاتیەکی گەورەی سەربازی دەریایی ئەنجام درا کە تێیدا زۆربەی کەشتیەکانی کەشتیگەلەکەی فەڕەنسا تێکشکاند. بەو جۆرە هێزە فەڕەنسیەکان لە ساڵی 1692 میلادی و 1693 میلادیدا سەرکەوتنیان بەسەر هۆڵەندیەکاندا تۆمار کرد و لەسەر سنووری ئەلبیشدا بەسەر سوپای دۆقی سافوودا سەرکەوتن و هەرێمەکەیان داگیر کرد. ئەمە دۆخی ناچارکردن تا لە ساڵی 1696 میلادیدا بە یەکجارەکی بەجێی بهێڵێت و لەگەڵ فەڕەنسا ڕێکەوتن ئیمزا بکات.
سوان و بێزاری ڕوویکردە هەمووان وێرانی هەموو شوێنێکی گرتبوویەوە و تەنانەت بازرگانی دەریا لە ئەنجامی چاڵاکی دزە دەریایەکان لە هەموو لایەکەوە زیانی لێکەوتبوو. تورکەکان هەڕەشەیان لە ئیمپراتۆریەت دەکرد. هەموو ئەوانە بوونە هۆی چەند وت و وێژێک و دواتر دانوستانێک کە بەبەستنی ڕێکەوتنی ریوزویک لە ساڵی 1697 کۆتایی پێهات. لویس مامناوەندی لەگەڵ نەیارەکانیدا نیشاندا و دانانی ولیمی سێیەمدا وەک بە پاشای ئینگلترا و زۆربەی ئەو زەویەی کە لە دوای ساڵی 1678 میلادی گرتبووی جێڕایەوە. هەموو ئەمانە بەرامبەر بە یەک شت، ئەویش بەدەستێنانی دانانی ئیمپراتۆر بە مڵکداری فەڕەنسا بۆ لۆکسمبۆرگ. ئەو ڕێکەوتنە بۆ چەند ساڵێک بەردەوام بوو تا مەسەلەی میراتگیری ئیسپانی لە دوای مردنی شارلی دووەم لە ساڵی 1750 میلادی ورژایەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. جەنجی میراتگیری لاپەڕا 337. هۆکاری سەرەکی ئەو نەرمی نواندنەی لویس لە ڕێکەوتنی ریوزیک ئەوە بوو کە پێویستی بە ئاشتی هەبوو تا هێزە چەکدارەکانی بنیاد بنێتەوە و دارایی ڕێک بخاتەوە پێش ئەوەی دەرفەت لە دەست بچێت، چونکە هەموو چاوەڕێی مەرجی شارلی دووەم و کرانەوەی کێشەی میراتگیری ئیسپانی بوون سەر لە نوێ. لێرەدا چاودێری فەڕەنسایان دەکرد. ئەویش دەیویست کۆمەڵەی ئۆکسبێرگ هەڵبوەشێنێتەوە و ئینگلترایان هۆڵەندای لێدوور بخاتەوە و کێشەی میراتگیری لەگەڵیاندا بخاتە ڕوو. وەک ئەوەی لە ساڵی 1618 میلادی لەگەڵ ئیمپراتۆر لیۆپۆڵ هەوڵیدا ڕایگشتی ئینگلتراش دژی چوونە ناو و جەنگێکی نوێ بوو. هەروەک حکومەتەکان بەتایبەت ئینگلترا ڕەچاوی هێزی فەڕەنسای دەکرد و ترسا پێش ئەوەی هیچ لایەک جەنگەکە یەکلا بکەنەوە دەست بگرێت بەسەر شانشینی ئیسپانیادا. یەک پەیماننامە لە لاهای لا ساڵی 1798 میلادی بەسرا و تێیدا زۆربەی میراتی ئیسپانی درا بە نەوەیەکی ئیمپراتۆر لیۆپۆڵد کە ئەویش کوڕی هەڵبژێردراوی باڤاریا بوو. تەمەنی 4 ساڵان بوو، بەڵام مرد. بۆیە دەبوو دووبارە دانوستان بکەن. دوجار پەیماننامەی دووەم ئیمزاکرا کە پەیماننامەی لەندەن بوو لە ساڵی 1700 میلادیدا و تێیدا میراتی ئیسپانی کە باکوڕی دووەمی ئیمپراتۆر کە ئەریشیدۆق شارلی بوو جگە لە شانشینی ناپۆلی و مەقلیە و میلانۆ کە لویسی 14هەم دەستی پێوەگرتن تا بەرامبەر بە سافوا و لۆرین ئالوگۆڕیان پێ بکات. ئەمەش هەمان ئەو پرۆژەیە بوو کە لویس لە سەرەتای دەسەڵاتیدا خستی ڕوو. بۆیە یەکخستنی تەواوی فەڕەنسا دەبوو لە میراتی ئیسپانی بچێتە دەرەوە، بەڵام ئیمپراتۆر بەوە ڕازی نەبوو سەرڕای ئەوەی لە بەرژەوەندیدا بوو. شارلی دووەم لەگەڵ ماری شاژنی نیویۆرک هاوسەرگیری کرد و لیۆپۆڵد بڕوای وابوو ئەو ژنە دەتوانێت شارلی دووەمی مێردی وە ئاراستە بکات وەسیەت لە بەرژەوەندی ئەودا دابنێت. بەڵام هیواکانی سەر نەکەوتن و شارلی ڕازی نەبوو دوای مێردی ئیمپراتۆریەتەکەی دابەش ببێت. ئەو پرۆژەی دابشکاری دەزانی و پێی وابوو هیچ مێردێک جگە لە مێردێکی فەڕەنسی بە پاڵپشتی هەموو هێزەکانی لویسی 14هەم ناتوانێت سەلامەتی ئیمپراتۆریەتی ئیسپانی بپارێزێت. هەرچەندە شارلی دووەم لەگەڵ لیۆپۆڵد ئەمەی بەرپەرز دایەوە و تاڵی یادەوەریەکانی لویسی 14هەمی وتەوە، ئەو کات وەسیەتەکەی لە بەرژەوەندی فیلیپی دۆقی ئەنگۆی نەوەی دووەمی شای فەڕەنسا دانا. شارلی دووەم یەک مانگ دوای ئەوە لە 1 نۆڤەمبەری ساڵی 1700 میلادیدا مرد. لویسی 14هەم نەیدەزانی ئایا پەیماننامەی لەندەن جێبەجێ بکات کە فەڕەنسای تەواو دەکرد و بەرژەوەندیەکی نیشتیمانی بوو، یان وەسیەتی شارلی دووەم جێبەجێ بکات کە بەرژەوەندیەکی بنەماڵەیی بوو. دوجار بڕیاریدا وەسیەتەکە قبول بکات، بەو هیوایی لەگەڵ هەموواندا ژیانێکی ئاشتیانە بباتە سەر. لەو ڕێکەوتنەشدا پاراستنی بە شەوق و برقی ئیمپراتۆریەتی ئیسپانی و چاوداخستن لە بەرژەوەندیە نیشتیمانیەکانی فەڕەنسا بەدی دەکرا. پاش چەند مانگێک فیلیپ بوو بە پاشای ئیسپانیا و دەوڵەتی ئەوروپاش جگە لە ئیمپراتۆر دانیان پێدانا. بەڵام پاش چەند مانگێک هەڵوێستەکە گۆڕا ویلیامی سێمی پاشای ئینگلترا ترسی لە پیلانێکی فەڕەنسی هەبوو بۆ یارمەتیدانی جیمسی دووەم. بۆیە بانگەشەی ئەوەی کرد کە لویس پەیماننامەکەی لەندەنی جێبەجێ نەکردووە و سەرقاڵی هاوپەیمانێتیەکی گەورەیە دژ بە فیلیپی پێنجەم و ئامادەسازی سوپا بۆ بەرەنگاربوونەوەی بارەکە. لویسیش لە مانجی یەنایەری ساڵی 1701 میلادیدا دەقێکی پێشکەش کرد و وتی مافی فیلیپی پێنجەمە مافی خۆی لە تاجی فەڕەنسادا بپارێزێت.
ئەمە هەڕەشەی ئەگەری یەکگرتنی دوو دەوڵەت و گۆڕانی هاوسەنجی نێودەوڵەتی ناو ئەوروپا بوو. ئەمە بوویە هۆی ڕاڕایی پاشایەنی ئەوروپا. هەروەک لویس بۆ مانجی دواتر لەسەر خواستی فیلیپی پێنجەمی کوڕی چەند ناوچەیەکی زەویە نزمەکانی داگیر کرد و مێزە هۆڵەندیەکانی لێدەرکرد. ئەمە سەرڕای ئەوەی لەگەڵ کوڕی جیمسی دووەمی پاشای پێشووی ئینگلترا باڕەسمی هەڵسوکەوتی کرد و با جیمسی سێمی لا قەڵمدا، هەرچەندە ویلیامی سێم لەسەر کورسی دەسەڵات بوو. دانیشینە بەوەدا کە پاشای ئینگلترا بێت، ئەمەش لە پەیماننامەی ڕیزویکدا بوو. ویلیامی سێم توانی وە لویسی چواردەهەم نیشان بدات کە ئەو دەستپێکەری جەنگە پێش مردنیشی لا ساڵی 1702 میلادی پشتبەستنی پێویستی لە پەرلەمانەوە بەدەست خست. لەگەڵ ئەوەی جەنگ ڕانەگەیەدران کەچی هێزەکانی ئیمپراتۆر چوونە ناو ئیتالیا، جەنگی میلادگیری ئیسپانی درێژترین و خراپترین جەنگی سەردەمی لویسی چواردەهەم بوو، چونکە دەبوو فەڕەنسا بەرگری لا سنوورەکانی و ئیمپراتۆریەتی بەرفراوانی ئیسپانیاش بکات. بە پێچەوانەوە نەمسا لەو کاتەدا هەڕەشەی هێزە عوسمانیەکانی لەسەر نەبوو. جەنگی دژ بە ئیسپانیا و ئیتالیا و زەویە نزمەکان و لا ڕۆژهەڵاتی فەڕەنسا لە هەمان کاتدا لە باکووریشەوە بەردەوام بوو. لە سەرەتای جەنگەکەدا لویسی چواردەهەم و فیلیپی پێنجەم و سێ هاوپەیمان هەبوون پاشای پۆرتوگال و دۆقی ساڤوە و هەڵبژێردراوی باڤاریان. ئەمە دەرفەتی بە لویس بەخشی تا هێزێک بباتە سەر ئیتالیا و ئەڵمانیا. هەردوو سوپا کۆبوونەوە، یەکەم لە ئیتالیا و دووەمیش لە فەڕەنسا لە باڤاریا و بەرەو ڤێننا کشان تا مەرجەکانیان لەسەر ئیمپراتۆر دابنێن. بەڵام هاتنی زستان و پەشیمان بوونەوەی دۆقی ساڤوە و چوونی بۆ لای ئیمپراتۆر شێوەی جەنگەکەی گۆڕی و هێزەکانی ناو باڤاریا نەیانتوانی هیچ بکەن. ساڵی دواتر 1704 میلادی سەرهەڵدانی دەوڵەتە کوتلە گەڕاکان بوو بە کۆکردنەوەی هێزەکانیان لە دۆڵی دانوب. لەوێدا سوپای نەمساوی هەبوو کە لە ئیتالیاوە لەگەڵ سوپایەکی ئینگلیزی هۆڵەندیدا لە زەویە نزمانەکانەوە هاتبوون. فەڕەنسیەکان ناچار بوون پاشەکشە بکەن بۆ ڕاین لە بەرەی ئەڵمانیاوە و ئەلب لە بەرەی ئیتالیاوە. ئۆناغی هێرشی فەڕەنسی پاش نزیکەی 2 ساڵ بەردەوام بوون جەنگەکانیشی لە ئیسپانیا و لە زەویە نزمەکانی ئیسپانی و لە ڤلاندەری فەڕەنسیدا بەڕێوەچوون. سەبارەت بە ئیسپانیاش پاشای پۆرتوگال هاوپەیمانی لەگەڵ فەڕەنسا بەجێهێشت بوو بە هاوپەیمانی ئینگلترا. لە ساڵی 1702 میلادیدا ئەمە دەرفەتی بە ئینگلترا بەخشی تا هێزەکانی لەوێ دابەزێنێت و لەگەڵ چەند هێزێکی نەمساویدا بەرەو مەدرید بکشێت. فیلیپی پێنجەمیش ناچار بوو لە ماوەی نێوان چەند هێزێکی نەمساویدا بەرەو مەدرید بکشێت. فیلیپی پێنجەمیش ناچار بوو لە ماوەی نێوان ساڵانی 1706 میلادی تا ساڵی 1710 میلادی 2 جار مەدرید بەجێ بهێڵێت. بەڵام هێزە فەڕەنسیە ئیسپانیەکان لە کۆتایی ساڵی 1710 میلادیدا توانیان هێزە ئینگلیزی و نەمساویەکان لە جەنگی فیلافیکوزادا بشکێنن. ئەمجارە فیلیپی پێنجەم لە سەر جێنوێنی ناودارانی دەستەکانی دوژمندا بەرگری لە زەویە نزمە ئیسپانیەکان بکەن. پاشان دواتر لە ساڵی 1706 میلادی بەدوان ناچار بوون چۆڵی بکەن و چەند هەوڵێکیاندا بۆ جێڕانەوە. بەڵام لە ساڵی 1708 میلادیدا سەرکەوتوو نەبوون و زستانی قورسی 1709 میلادی بە برسێتی فەڕەنساوە هات. بۆیە لویس لە دانوستانەکانی لاهایدا داوای ڕێکەوتنی کرد. بەڵام کوتڵە گەڕاکان داوایان لێکرد تا دەستبەرداری مافی میراتگیری کورسی دەسەڵاتی ئیسپانی و ئیلزانس و هەموو بەشەکانی باکوور بێت. مەرجەکان ستەمکارە نەبوون. فەڕەنسیەکانیش زیاتر لە دەوری پاشاکەیاندا کۆبوونەوە و بزوتنەوەی خۆبەخشی چاڵاک بوو بڕیاریاندا درێژە بەجەنگ بدەن. فەڕەنسیا برسیەکان کشان و هێزەکانیان چوونە ناو جەنگی بلاچیا بەبێ ئەوەی 2 ڕۆژنانیان دەست بکەوێت. ئەمەش لە 11 سپتێمبەری ساڵی 1709 میلادیدا بوو توانیان سەر بکەون بەسەر هێزە ئینگلیزی و نەمساویەکاندا. لویس ئەو دەرفەتەی قۆستەوە و پێشنیاری ڕێکەوتنی کردەوە. بەڵام کوتڵە گەڕاکان سوکایەتیان بە نوێنەرەکانی کرد و مەرجیاندانە تا دەستبەرداری ئەلزاس و فلاندەر بێت. ئەویش ڕازی بوو دواتر مەرجیاندانە تا نەوەکەی لەسەر کورسی ئیسپانیا لا ببات. ئەو کات لویس ناڕازی بوو و مادام جەنگ مەرج بوو بۆیە بڕیاریدا لە جیاتی جەنگ لەگەڵ نەوەکەیدا لەگەڵ دوژمنەکانیدا بجەنجێت. هێزە فەڕەنسیەکان دەبوو چاڵاکی شاڵاو بردن بوەستێن و لا پێناو نیشتیماندا بۆ بەرگریکردن لە ڤلاندەر بجەنگن.
هێزەکانی ئیمپراتۆری نەمساوی توانیان هێڵی قایمکاری فەڕەنسیەکان لە باکوور ببڕن بە جۆرێک ڕێگە لە بەردەمیاندا بەرەو پاریس کرایەوە. بەڵام مارشال فێلار خێرا لە ڕۆژانی 23 و 24 یۆلۆی ساڵی 1712 میلادیدا بەرەو باکوور کشا و توانی سوپای دوژمن لە بنکەی شمەکەکانیان جیا بکاتەوە و دواتر لە جەنجی مانگێک دانوستان لەسەر داوای ئینگلیس لە ئۆختەرخەت بەڕێوەچوو. ئینگلیس لە جەنگ بێزار بوون و لە دەست ئەو بڕەداهاتە زۆرەی کە لەسەریان بوو دەوترێت گەیشتۆتە 50 ملیۆن جونەیهی ئەو کات. سۆزیان بۆ خۆیان جوولە نەبوونی زۆرێک لە هاوپەیمانانیشی گرتبوویەوە. لە ئەنجومەنی گشتیدا زۆرینەی جەنگخوازان بوون بە ئاشتی خواز. ئەرشیدۆق شارل لە ئەنجامی مردنی جۆزیفی یەکەی برایدا بوو بە ئیمپراتۆر بە ناوی شارلی شەشەم. ئەو کاندیدکراوی کوتڵە بوو بۆ کورسی دەسەڵاتی ئیسپانیا. ئەگەر ئینگلیزەکان ئامادەی ئەگەری یەکبوونی کورسی دەسەڵاتی ئیسپانیا و فەڕەنسا بوون، ئەوە ئێستا لە بەردەمهێڵێکی ڕوندان کە خۆی دەنوێنێت لە یەکێتی کورسی دەسەڵاتی ئیمپراتۆریەت و ئیسپانیادا، بۆیە بڕیاریاندا لە کوتڵەکە بچنە دەرەوە. پاش وتووێژەکانی لەندەن و دواتر دانوستانەکانی ئوترخەت سەرکەوتنی فەڕەنسیەکان لە دینان بە سەر هۆڵەندیەکاندا ڕوویدا و چاڵاکی دەرچوونی ئینگلترا لە کوتڵەی دژ بە فەڕەنسا لە ساڵی 1714 میلادیدا ڕوویدا و ئیمپراتۆر بە تەنها مایەوە. بەڵام سەرکەوتنێکی نوێی هێزەکانی ڤیلار بە سەر ڕاییندا شارلی شەشەمی ناچار کرد تا لە ساڵی 1714 لە ڕاستاد ڕێکەوتن ئیمزا بکات. پەیماننامەکانی ئوترخەت و ڕاستاد کێشەی میراتگیری ئیسپانیایان یەکلا کردەوە و فیلیپی پێنجەم دەستی گر بە سەر ئیسپانیا و داگیرگەکانیەوە و بە شێوەیەکی ڕەسمی دەستبەرداری هەموو مافێکی خۆی لا کورسی دەسەڵاتی فەڕەنسا بوو. فیلیپی پێنجەم بەو کۆتا خاڵە ڕازی نەبوو تا ئەوەی لویسی چوارەم فشاری توندی لەسەر دانا و هەڕەشەی واز لێهێنان و بەجێهێشتنی بە تەنهای لا ڕووی هاوپەیماناندا لێکرد. ئیمپراتۆر شارلی شەشەمی زەویە نزمەکان و میلانە و سەردینیا و شانشینی ناپۆلی بەدەست خست. دۆقی سافوایش سقلیەی گرت و نازناوی شای مەسقەلیەی وەرگرتن. ئینگلتراش لە ئیسپانیا چەند دەستکەوتێکی گرنگی بازرگانی لە داگیرکردنەکاندا بەدەستێنا کە بریتی بوو لە قۆرقکردنی بازرگانی کۆیلا. مافیە بوو هەموو ساڵێک کەشتی بنێرێت بۆ بەندەرێک لە بەندەرەکانی داگیرکەکانی ئیسپانیا بۆ بازرگانی کردن. هەر وەک دوورکەی مین و ڕووقە و شاخی تاریق کلیلی دەریای ناوەڕاستی بەدەستهێنا. لە فەڕەنساش نیوفۆندلاند و هەرێمی دەور و دەروازەی ڕووباری سان لۆرانی پەیوەست بە کەنەدای بەدەستخست. پێویستە ئەوەمان لەبیر بێت کە ئەو پەیمانانە بە شێوەیەکی یەکجارەکی کێشەی میراتگیری ئیسپانیایان یەکلان نەکردەوە. بەتایبەت کە شارلی شەشەم و فیلیپی پێنجەمیش ئامادە نەبوون ڕێکەوتنەکە ئیمزا بکەن. ئیمپراتۆریش ئامادە نەبوو فیلیپ وەک پاشای ئیسپانیا سەیر بکات. هەروەک فیلیپی پێنجەمیش ئامادە نەبوو دان بنێت با لە دەستدانی زەویە نزمەکانی و ناوچەکانی ئیتاڵیادا. ئەمەش دواتر بوو بە بنەڕەتێک بۆ هەڵگیرساندنی چەند کێشەیەکی نوێ لە سەرەتای دەسەڵاتی لویسی پازدەهەمدا. بە هەر حاڵ ئەو جەنگانە بە سەرکەوتنی دەریایی بوو بە دەسەڵاتداری ئەوروپای ڕۆژ ئاوایی. فەڕەنسا لەگەڵ ئەوەی هەرچی ناوچەی پارەسکە لە سەردەمی لویسی چوارەمیدا گرتبوونی، بەڵام بەهۆی لەدەستدانی سەرباز و داراییەوە شکستی خوارد و هێزەکەی بۆ ماوەی 13 ساڵ بەبێ هیچ بەرژەوەندی یان سوودێک دابەش بوو. ئەگەرچی لە پێناو ئەوەدا بوو تا ببێت بە پاشای ئیسپانیا، لەگەڵ ئەمەشدا نەیتوانی سەلامەتی خاچی شانشینی ئیسپانی بپارێزێت. لەو کاتەی هەمووان هەوڵیاندا خاچی خۆیان زیاد بکەن، ئەو وەک خۆی مایەوە و کاری نەکرد بۆ تەواوکردنی یەکێتی زەویەکانی و گەیاندنیان بە سنوورە سروشتیەکەی. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. ساڵ و ناو لەپەڕا 343 ساڵی 1603 میلادی بنەماڵەی ستیوارت گەیشتنە کورسی دەسەڵاتی ئینگلترا. ساڵی 1609 میلادی کۆمەڵەی پیرۆز دانرا و مەکسی مسلیان دۆخی باڤاریای کرد بە سەرۆکی. ساڵی 1618 میلادی فریدناندی دووەم گەیشت بە کورسی دەسەڵات. ساڵی 1620 میلادی شافردیناند لە جەنجی شاخی سپی لە بەراخ چیکەکانی شکاند. ساڵی 1626 میلادی بەستنی ڕێکەوتنی لۆبیک. ساڵی 1632 میلادی جەنجی لوتزی.
هەڵگیرساندنی جەنگی ناوخۆیی یەکەم لە ئینگلترا. ساڵی 1648 میلادی ئیمزاکردنی پەیماننامەی وستیڤالیا. ساڵی 1649 میلادی لە سێدارەدانی شارلی یەکەم. ساڵی 1651 میلادی سکۆتلەندە بە یەکگرتن لەگەڵ ئینگلترا ڕازی بوو. ساڵی 1659 میلادی ڕێکەوتنی برانس لە نێوان ئیسپانیا و فەڕەنسادا. ساڵی 1660 میلادی گەڕانەوەی بنەماڵەی ستوارت بۆ دەسەڵات بۆ جاری دووەم. ساڵی 1662 میلادی شارلی دووەم بەرامبەر بە 5 ملیۆن جونەیه دنکرکی بە پاشای فەڕەنسا فرۆشت. ساڵی 1688 میلادی جەنگی ناوخۆیی دووەم لە ئینگلترا هەڵگیرسا. ساڵی 1692 میلادی جەنگێکی دەریایی نێوان فەڕەنسا و ئینگلترا لە دەریای مانشن. ساڵی 1697 میلادی ڕێکەوتنامەی ڕیزویک. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.